طبعا بە پێشنیاری برادران و چۆنە وەکو هەنگاوێکی تر لەو سیمینارانێکم بەستمان بوو کە بیکەین ئەوجار پێمان باش بوو کە ستراکچەر و پیکەری توێژینەوەی ئۆریژنال باسکەین. طبعا مجموعەیەک لە توێژینەوەمان هەیە کە جۆرێک لەوانە پێدەوترێ ئۆریژنال ئارتیکل. ئینشەڵا هەوڵ دەدەین بەند بە بەند و چۆن دەڵێن بەش بە بەشی شی بکەین و بە پێکات لەوانەیە چۆن دەڵێن ئەوەی کەمە لی دەزانین هەر ئەوەن دەبێت دەنا ڕاستەکەی دەتوانن شیکردنەوەی زیاتریشی بۆ بکرێ و تەنها بۆ ئۆریژنال ئارتیکل کە یەک لە جۆرەکانی ئارتیکڵە دەتوان بڵێم چەندین سیمیناری پێویستە. بەس لەو کاتە کەمی کە ئەمە هەمانەوە هەفتانە یەک محازەرەمان هەیە دەتوان ئینشەڵا هەوڵ دێن بە محازەرێکی سەعاتی ئینشەڵا ئەو بابەتە تێپەڕێنی. ستراکچەری ئۆریژنال ئارتیکل کە لەلای خۆمان بە توێژینەوەی ئەسیل بەناوبانگە. ئەسیل واتە ئەوە نییە کە توێژینەوەکە لەناو خۆ بڵاو نەبێتەوە بەڵکو لە شوێنی بەرز بڵاوێتەوە. ئەسیل بە معنای ئەوەی کە داتا و چۆن دەڵێن ئەنجامی خۆمان لەناو توێژینەوەکەدا بێنەوە کو ئەمە سوود لە توێژینەوەی خەڵکی وەرگرین و ڕاوی بۆ بکەین. سازۆجا مەسەڵان گەر بێت و بچینە ناو بابەتی مەلایەتی و ئەوانە گە سێرکەین کەسێک وەکو ئیمام بوخاری هاتووە داتای کۆ کردوێتەوە تا حەدیسەکانی هێنا و کۆی کردوێتەوە لە شوێنێک و کتابێکی لە دروست کردو بەس کەسێک کە دێ ڕاوی بۆ دەکا تەبانەوە نوع توێژینەوانە لەوان لە بابەتە ئەدەبیەکاندا باوتر بێ بەس لەلای ئێمە پێدەکتۆر ریڤیو پێپەر و ئەوانی کە دەچن خودی داتاکە کۆ دەکەنەوە ئیتر لە ڕێگای پرسیارکردن بێ لە ڕێگای چۆن دەڵێن داتاوەرگرتن بەهۆی ئامێرەکەوە بێ یاخود بەهۆی تیۆریەکەوە بێت ئەوانە پێیان دەوترێ ئۆریژنال ئارتیکل. بە شێوەیەک گشتی ئەمە تایتڵێکمان هەیە لە توێژینەوەکەدا و چەند ئەوتەرێکمان هەیە کە بەڕیز دادەنرێن. ئەوتەر یەکەم گرینگە ئەو کەسە زیاترین ئیشی بەرکەوتە لە توێژینەوەکەدا هەرچەند لە هەندێک لە گۆڤارەکان ئاماژە بە ئیشی کەسەکەش دەکرێت مەسەڵەن دەڵێن نەفەری یەکەم و دووەم کە بەڕیز نووسراون ئەو دوانە پیشکیان وەکو یەک بەردەکەی بەقەد یەک ماندوو بوونە واتە هەردووکیان وەکو فێرست ئۆتەر حساب دەکرێت. یەکێک لە گرینگەکانی ئەو لیستێکە دەبیندرێ پێدەکترێت کۆرسپۆندینگ ئۆتەر. کۆرسپۆندینگ ئۆتەر ئەو کەسێک کە لێپرساوە لە هەموو ئەو دیبێتێکە لە بینی ئیدیتەر و ئۆتەرەکان دەکرێت. ناکرێت هەموو ئۆتەرەکان بێن قسە لەگەڵ گۆڤارەکە بکەن و تەنها و تەنها یەک کەس بەرپرسە لە ناویاندا بۆ هەناردەکردنەکە و دواتریش کە پرسیارێک شتێک دەکرێت ئەو بەرپرسەکە پرسیارەکان وەڵام بداتەوە. بۆی پێدەکترێت کۆرسپۆندینگ ئۆتەر و تەبعاً پلەیەکی گرنگیشی هەیە. زۆر جار کۆرسپۆندینگ ئۆتەر دەتوان لە بیدایەت یان لە کۆتایی ئۆتەرەکان بیان لە خود لە ناوەڕاستی ئۆتەرەکان بێت. باشترین کەسیش هەڵدەبژێردێت وەکو کۆرسپۆندینگ ئۆتەر کە بتوانە مەسەڵەن لە ئینگلیزیەکە تێبگا لە چەندان لەو حیوار و دیبێتێکە لە بینی ئیدیتەر و نووسەرەکان هەیە باشترین کەس کە بتوان لە بابەتەکە حاڵی بێ ئەو کەس هەڵدەبژێردرێت. دواتری ئەبستراکتمان هەیە و لە دوای هەموو ئەبستراکت واتە پوختە کیوەردمانەیە کە پێدەکترێت کەلیمەی کلیلی یا کلیلە وشە. پاشان مقدمەیەکمان هەیە یاخود ئینترۆداکشن و پاشان لە ئۆریژنال ئارتیکلدا ئەکسپریمنتال مێثۆدمان هەیە یاخود ماتریال ئاند مێثۆد. لە بابەتە تیۆریەکانشدا بێگومان لەوانەیە مەسەڵەن باکگراوند ئۆف تیۆریەکە باز بکرێ بە شێوەیەکی گشتیوانی کە شێوەیەکی ئەکسپریمنتیان هەیە لێرە باسی ماتریال و ئەو مێثۆدە دەکە کە بەکار هاتووە. لەوانێت جەماعەتی ئەدەبیەکان کە مەسەڵەن بەهۆی پرسیارەکەەوە دەیبەنە کۆمەڵگە و یان لە شوێنێک پرسیارەکان دەکەن لەو بەشەدا باسی پرسیارەکانی خۆیان بکە کە چەند پرسیارێکیان ئامادە کردو چۆن تۆزیعیان کردو و توانیانە وەڵامەکان وەرگرنەوە. لە سێم چاپتەردا باسی ریزالت و دیسکەژن دەکرێت واتە ئەنجامەکان لە شێوەی تێبڵ و هێڵکاری دانیشان دەدرێت و مناقەشەش دەکرێت. مناقەشەکردن بە معنای ئەوەی کە مەسەڵەن کۆمپێر دەکرێت واتە بەراوردی داتاکان دەکرێت لە بین یەکتردا و لە بینی ئیشی خەڵکی تر و لایانی بەقووەت و لایەنە زەعیفەکانی دەردەخرێت توێژنەوەکە و داتاکانتان. و لە کۆتاییشدا پێدەکترێت کۆنکلوژن واتە چۆن دەڵێن دەرەنجامەکانی خۆت باز دەکەی وەکو بڵێن ئەنجامەکان باشترین ئەنجامەکانی دەستکەوت و خۆت باز دەکرێت. هەردێک جار هەیە لەوێدا ڕکۆمەندێشنی شتراوش دێ و تقریبا کۆنکلوژن تا ڕادێک لە ئەبستراکت و نزیکە بەس بۆ فەرقی کە ینی ئەبستراکت خزمەتی زیاتری دەوێت لە کۆنکلوژن چکە بەڕاستی ئەبستراکت لەگەڵ تایتڵ و ئۆتەرەکان ئەوانە بە تایبەتی لە زۆرێک لە داتابیسەکانی وەکو مەسەڵەن سکۆپاس وەکو پابمێد مەسەڵەن ئەوانە هەمووی ئیندێکس دەکرێت واتە ئەو سێ شتێکە بە بەردەوام فری ئیندێکس بکرێت لەلایەن شوێنەکانەوە
تایتل و ئۆتەرەکان و ئەفیلیشن کۆرسپۆندینگ ئۆتەر لەگەڵ ئەبستراکتەکەیە کە لەگەڵ کیوەردەکان ئەوانە بە بەردەوام ئیندێکس دەکرێنەوە فریشن لە هەموو شوێنێک هیچ پارەی پێویست نییە بە زۆر شوێن هەیە ئۆپن ئەکسس نییە و ئەو بەشانی دیکە لە ئینترۆداکشنەوە تا ڕفرەنسەکانیش تقریبا ڕفرەنسەکانیش فریە بەس ئەو چوار بەشێ دیکە فری نییە لە هەموو شوێنێک و ئۆپن ئەکسس نییە لەوانێ لە هەندێک شوێن هەیە بە بڕەپارەیەک ئەتو بتوانی توێژینەوەکە داونلۆدکەی و بیخوێنە بۆی ئەبستراکت گرنگیەکی زۆر هەیە لە چاو کۆنکلوژن هەرچەند لە بڕووی زانیاریەکانان تقریبا لێکچوونێکیان هەیە طبعا ئەگەر توێژینەوەیەک سێرکەین مثلا بۆ من ئەوە توێژینەوەیەکە کە لە ئەپلای سورفەیس ساینس بڵاوبێتەوە طبعا سەر بە ئەلسیڤیرە و سەر بە ساینس دایرێکتشە ساینس دایرێکت ئەو لەقەیە لە ئەلسیڤیر کە تەنها توێژینەوەکانی لە شێوەی ئۆنلاین بڵاو دەکاتەوە واتە شێوەی کتابی نییە چاپکردنی نییە ئەتوپچی لە بازار بتوێ بیکڕی ئەو شتە نییە بەڵکو تەنها دەتوانین لە شێوەی ئۆنلاینەکەی داونلۆدی بکەیت ئەگە سێری بکەی مەسەڵەن ناونیشانی جۆرناڵەکەی تدایە مۆری ئەو پابلیشەرە کە لەوانێ هەزاران جۆرناڵی ئاوای لەخۆ گرت پێ تێدایە و موقعی ئەلکترۆنەکەی تدایە چکۆک پێم گوتن سەر بە ساینس دایرێکتە ناونیشانەکە گە سێرکە لەسەر دووبارە بۆتەوە ڤۆلیۆمەکە تێدا ئاماژە پێکرا ڤۆلیۆم واتە ئەوەی کە ساڵانە گۆڤارێک پێ هەڵدەستێ بڵاوی دەکاتەوە چەند ڤۆلیۆمە و چەند ئیشوویەکی لێ دەکەوێتەوە و ساڵەکەی کە گرنگە ئەویش ئاماژە پێکراوە و ژمارە لاپەڕەکان تەمان لەو ڤۆلیۆمێک کە بڵاو کراوەوە کە ژماری 334 ئەو توێژینەوەیەکی ئێستا لە ئێمە دەیبینین لە لاپەڕی 24 و دەست پێ دەکات تا 31 بۆ هەیە ئەو ڤۆلیۆمە تا لاپەڕ 200 ڕۆژ پێ لەوانە ڤۆلیۆمی دواتری لە 200 دەست پێ بکات تا 400 بۆ هەمان شێوە لەوانە ئەو ساڵە 1000 لاپەڕ بڵاو بکرێتەوە لەو 1000 لاپەڕێ مەسەڵەن بیکەم بە 4 ڤۆلیۆم یان 5 ڤۆلیۆم یان چەند ئیشوویەک و پاشان ژمارە لاپەڕەکان بە پێی تەسەلسول لەگەڵی بڕۆن تر ئەوەشەر بەرگی خودی گۆڤارەکەیە ئەوە بەرگی ئەلسیڤیر واتە پابلیشەرەکەیە ئەوانە وەکو پێشم گوتم پێشتریش کرۆسمارک ئەوە گرینگە چونکە بە کلیکردن لەسەر کرۆسمارک ئۆتۆماتیکەن دەمانباتە ناو موقعەکە و پێمان دەڵێ ئەو توێژینەوەی ئاپدەیتیانە ئەگە ئاپدەیت بوو واتە فول ئاپدەیت بوو واتە هیچ گۆڕانکارێکی تێدا ڕووی نەدا زانیاریەکانی هەتا ئێستاش بەبێ مشکیل و بەبێ کۆمنت بەڕێوە دەچێت بەڵام ئەگە هاتوو مەسەڵەن لێرەکاندا فایلی دیکەمان دیوە DUI تازە تریشمان تێدا دیت ئەو کات ئێمە دەوێت ئەوەی داونلۆدکەین و بزانین کێشەکان و خەلەلەکان لە کوێدا ڕوویداوە طبعا یەکێک لەو شتانێکە لە هەموو توێژینێکدا دەبیندرێ DUI واتە دیجیتال ئۆبجێکت ئایدەنتیفایر لە باتی مەسەڵەن یەک دانە لینکی ئەوە گەورە کە زۆر جا مەسەڵەن لینکی ئێلکترۆنەکان زۆر گەورە دەبن چ دەکرێت لینکەکان بچوو کراونەوە لەو شێوازە ئەو لینکانش کوێ دروستی دەکات شوێنەکە پێ دەکرێت کڕۆز ریفێر ئەگە سێریکەن لێرە مسرا کڕۆز ریفێر طبعا کڕۆز ریفێریش شوێنەکە کە زۆر جا موسسەکان پارەیان پێدەدەن واتە بۆ هەر DUI کە بۆ توێژینەوەیەک تەرخان دەکرێت نزیکی $10 تقریبا بە کڕۆز ریفێر دەدرێت بۆی کە ئەو لینکە بۆ توێژینەوەی بۆی دروست بکرێت و مەسەڵەن بۆ نۆزانکانی وەک خۆمان بخوان لە چیفان خۆیان پارەکە دەدەن بەزەندێک وڵات هەیە کە مەسەڵەن بخوان پابلیشەرێکی گەورەنە خودی پابلیشەرەکە هەڵدەستێت بە کڕینی DUI-ەکان بۆ گۆڤارەکانی بندست خۆی و کۆمەڵێک شتی دیکە مەسەڵەن وەکو ئۆتەرەکان ژمارە ئۆتەرەکان مەسەڵەن فاندینگ کە پێدەکرێت ئەو بڕەپارەی لە چۆ تەرخان کراوە بۆی کە ئەو ئێکسپێرمنتە بەڕێوە بچێ لایسەنس ئەگەر مەسەڵەن هەی بێت و هەندێک زانیاری دیکە وەکو مەسەڵەن پابلیشەرەکەی مەسەڵەن لە ئایا کۆپیڕایتی هەیە نییە ئەو مەجموع زانیاریانش دەتوان بەهۆی ئەو لۆگۆیەوە کە لەناو توێژینەوەکەدا هەیە دەتوان ئەو زانیارانە بەدەست بێنن پاشان نووسەرەکان وەک پێم گوتنەوە ڕێزبەندەکەی بۆ شوازە دیار دەکرێت و لە دوایوی ئەفیلیشنە ئەفیلیشن واتە چی واتە ئادرێسی شوێنی ئیشکردنی ئەو توێژەرانەی کە لەسەرەوە ئاماژیان پێکراوە ئادرێسی شوێنی کارکردنی ئەو کەسانە بۆی هەیە کەسێک لە دوو شوێن ئیش بکە ئەو کاتە لە سەرەوە دوودانی ئیشارەت پێ لێدرێت کە ئەو کەسە لە فلان زانکۆی لە فلان ئینستیتوتە مەسەڵەن ئیش دەکاوە ئەو توێژینەوە قازانجەکەی هەردووک لە وەکو یەک دەیبن بۆیە یەکێک لە شتانێکە گرنگشە ئاماژە پێ بکرێت پێویستە ئەمە ئاگاداری ئەو چۆن دەڵێن ئەفیلیشنانە بین وەک خۆی چۆن زانکۆکەمان پێ ڕاگەاندوونە دەبێ و خۆی
بیانووسینەوە و پاشان ئەو شتانێکی ئێمە تووشیان دەبین مەجموعەیەک مەسەڵەن زانیاری لەسەر بەرواری وەرگرتنی ئەو توێژینەوەیە بەرواری مەسەڵەن کۆمنتەکان کە کۆمنتەکان گەڕاونەتەوە لە چه بەروارێکدا ئەکسپت کراوە و لە چه بەروارێکدا کەوتوتە ناو ئۆنلاینەوە وەلانێک شوێندا زانیار دیکە شتێدا دەنوێژرێ تاوان ئەو زانیارانش گرینگە بۆی کە بزان ئایا پرۆسەی پیر ریڤیو وە خۆی بەڕەوە چووە یان نا و ئایا زەمانێکی کورتی پێچیان کەم زۆر کەس هەیە دەچی ئەو زانیاران دەخوێنێتەوە بۆی کە بزانە ئایا ئەگە توێژینەوەکەی نارد ئایا زەمانێکی زۆری دەوێت بۆی کە قبول بکرێ یاخود لەوانەیە بە 100 ساڵ کەسام بۆ خۆم لە یەکێک لە توێژینەوەکان تقریباً 200 ساڵم کرد هەتا ڕیڤیژنم بواتەوە بۆیە ئاگادار بین ئەو زانیارانش گرنگە بۆ کەسانێکی دانەوێت لە گۆڤارێک توێژینەوەکانیان بڵاوکەنەوە پاشان کیوەردەکانە لەگەڵ ئەبستراکت و ئەو شتانێکی ئەمە ئاماژەمان پێکرد کە دەمانێت ئەوڕۆ بە تەفاسیل باسییان بکەین جۆرەکانی توێژینەوە چەند جۆرەکمانەیە کە یەک لەوانە پێدەکرێت ئەسیل یان توێژینەوەی سەرەکی لە ئینگلیزیەکە پێدەکرێت ئۆریژنال ریسێرچ کە بڵاوترین توێژینەوەی لەناو لە چاو توێژینەوەکانی دیکەوەکو کورتە راپۆرت وەکو توێژینەوە پێداچوونەوە یا ڕیڤیو پێپەر لێکۆڵنەوەی حاڵەت کە زۆرتر جەماعەتی توپ بۆ شتان هەڵدەستن و مێتۆدۆلۆجی و مێتۆد کەوانە پێیان دکتۆر ڕێکار کەسە شێوەیەکی تازەی دۆزیێتەوە لە شێوازە دەتوانن بڵاوی کاتەوە بەس بەڵاوترینیان پێ دەکرێت ئۆریژنال ئارتیکل دەبانەوە پێناسیە لە سپرینگەر وەرم گرتووە کە ئەوانش باوەڕیان وایە کە زۆرترین و بەربڵاوترین نوعی توێژینەوە بریتە لە ئۆریژنال ئارتیکل توێژەران یەکێک لە سەرقاڵترین توێژی کۆمەڵگەنە و بەهۆی کەمی کاتیان پێویستە نووسینی توێژینەوەکان کورت و پوخت بن بۆیە ئاگداری ئەو خاڵە بین و هەروەها بە شێوەیەکی ستاندار توێژینەوەکە بنووسێتەوە بۆ ئەوەی کەسی خوێنەر لە خێرایی بگات بەو زانیارانەی دیان هەوێت تێکڕای کاتی خوێندنەوە بۆ هەر توێژینەوەیەک چەند خولەک زیاتر ناخایەنێت ئاگداری ئەوەی بین یعنی ئەمە لەوانەیە زۆر جار بڵێم وەڵای توێژینەوەک مەسەڵەن 6 مانگ پێوە بووینە هەتا توانیمانە ئایدیاکە بێنین و چەندین تەریقە فێربووینە و چەندین بەرنامە فێربووینە و ئیتر ناردوومانە و بە ساڵ چاوەڕێمان کرد تاکو و ئیدیتەر جوابمان بداتەوە یعنی کۆمەڵک معاناتمان کێشا هەتا گەیشتونتە ئەو قۆناغە هەتا بڵاو بۆتەوە و لەوانێت جاری وە هەشتا بۆ بڵاوکردنەوەکەش بڕێک پارە بدەین لە کاتێکدا ئەو توێژینەوەیمە بۆیە مەسەڵەن کەسێکە داوڵۆید دەکات لە چەند خولەکێکدا شتێکی بخوێنێتەوە تەواو هەمووی ناخوێنرێتەوە جا بۆیە ئاگادار بین پێویستە ئەو شوێنێکە زۆر زۆر حساسە زیاترین کاتی پێوەترخان بکەیت کە پێی دەکتێت ئابستراکت چونکە توێژینەوەی تو کۆمەڵگە هەمووی ناخوێنێتەوە بۆ چ ئاستێک بڵاو دەبێتەوە بۆ ئاستی توێژەران یعنی بەس توێژەران دەچن سوود لەو توێژینەوەی جەنابەت وەردەگرن بۆیە دەبێت ئاگادار بی ئەوانش کاتیان نییە ئەوەندە خەریکی توێژینەوەکەیتون واتە بڵێ سەعاتێکی پێوە خەریک دەبن بەڵکو لەوانەیە بە چەند خولەکێک تێپەڕن بۆی وای لێ بکە کە لە ئەبستراکتەکە وەڕەز نەبێت لەو ئەبستراکتەکە زۆرترین زانیارەکە وەرگرێ سەرنجی بۆ بابەتەکانی دیکە ڕابکێشرێت لە ئۆریژنال ئارتیکلدا ئێمە چەند شتێکمان هەیە یەکێک لەوانە ناونیشانە کە پێدەکرێت تایتڵ پاشان پوختە و کلی لە وشەمان هەیە و سەرەتامان هەیە پاشان بەشی دواتری مادە و شێوەی ئیشکردنە یاخود ماتریال ئان مێتۆد پاشان ئەنجامەکان و ئەو گفتوگۆیە کە ئەمە لەسەر ئەنجامەکان دەیکەین بەراوردکردن ئیشەکانمان لەگەڵ ئیشی خەڵکی بەراورد دەکەین سەپۆرتیان پێ دەکەین و دەرەنجامەکان یاخود کۆنکلوژن و لە کۆتایشدا سەرچاوەمان هەیە کە بەبێ سەرچاوە ناتوانێت هیچ توێژینەوەک بڵاوێتەوە هاتەوانێ بڵێ ئەمە داهێنانێک دەکەین و هەموو ئەو شتانێکی نووسیمانە لە ناو توێژینەوەکەمان ئیخۆمانە لە مێشک خۆمان دەرەناکات هیچ سەرچاوەکمان پێویست پێنیە بەڵکو دەبێ ئاماژە حتمما بە ئیشی و نقستانەکان و لایەنە باشەکانی خەڵکی دیکە بکرێ و ئیشی خۆشمان بخێنە سەر ئیشی وە و بەکۆی گشتی ئەو نوع توێژینەوانش واتە ئەو نوع ستراکچەرە پێشی دەگوترێ IMR-AD ئەوە جۆرەکە کە زۆربەی گۆڤارەکان پابەندن بەو نوع ستراکچەرەوە هەستن ئێمە لێرەکاندا ئاماژەمان بۆی کردو کە تایتڵ پاشان ئەبستراکت پاشان ئینترۆداکشنەوە بە هەمان شێوە بەڵام لە ڕاستیدا بۆ نووسینی ئەو نوع توێژینەوانە نابێ ئەمە سەرەتا بچین تایتڵ بنووسین پاشان ئەبستراکت بنووسین و پاشان ئەوانی تر بەڵکو یەکەم جار ئێمە دەچین ماتریال ئان میتۆد دەنووسین واتە یەکەم هەنگاوکی ئێمە لە ناو توێژینەوەیەکی ئۆریژنال ئارتیکل بیکەین ئەوەیە کە حتمما دەی ماتریال و میتۆدەکەمان ئامادە بێت پاشان دەچینە سەر ریزالت ئەند دیسکەژن واتە ئەو بەندە لە دوای ئەو بەندە دێت
ئەگەر ئەو دوانەمان تەواو کرد ئەوجا دەتوانین هەتا پێش دیسکەژن دەتوانین بێن بگەڕێنەوە بۆ ئینترۆداکشنەکەمان ئەوجا بێن دیسکەژنەکە بکەین چونکە دیسکەژنەکە پێویستی بە لیترچەر ریڤیو دوجار و هەروەها لە ئینترۆداکشنیش دامە لیترچەر ریڤیومان هەیە بۆیە دەتوانین لیترچەر ریڤیوی ئینترۆداکشن و دیسکەژن پێکەوە بنووسرێ و کۆنکلوژن و ئەبستراکتیش دەتوانن لە کۆتایی بابەتەکەتان ئاماژەی پێ بکەن واتە کۆنکلوژن و ئەبستراکت حتمەن هەڵی گرن بۆ کۆتایی ئیشەکەتان و تایتڵەکەش لە ئاخر جار واتە ئەگە هەموو ئیشەکەتان تەواو کرد ئەوجا بێنن تایتڵێکی مناسب بۆ ئیشەکەتان دابنێن. سەر بابەت بریتی نییە لە ڕستەیەکی تەواو ئەمە پێویست نییە کە ناکە مەسەڵەن بڵێ مادام ڕستە پێویستی بە فعل و فاعل و تەواوکەر و ئەو شتانە هەیە کەواتە دەبێ ئەمە هەموو ئەو شتانە تێدا بگونجێنین بەڵکو خەبەرە واتە ڕستەیەکی خەبەریە خەبەرێک لە مەجموعەیەک لە ئیشی ئەوە دەدا کە بە پوختی بەبێ نەقص لە چەند وشەیەک پێک دێت کە وەسفێکی گشتی توێژینەوەکە بکە وهروەها پێویستە کورد بێ نابێ بە کێفخۆان بڵێن وەڵای با سێ چوار ڕستە بێ چونکە هەڵدەگرێ وهروەها پێویستە دوور بێت لە هەڵای ڕێزمانی ئەگەدار بینێنێ لەوانەیە هەمومان بێگومان لە ڕێزماندا زەعیفین تا ڕادەیەک و ڕۆژانە دەبێ خۆمان ئیمپروف بکەین بەڵام یەکێک لەو شتانی کە بە هیچ شێوازێک دەبێ هەوڵدەین کێشەی تێدا نەبێ تایتڵە و پاشان ئەبستراکتەکەی بۆ چونکە وەکو پێم گوتن ئەوانە عەرزن عەرزی ئیشەکەمانە کاتێک کە نەفەرێک لە توێژنەوەکەمان دەگەڕێ تایتڵەکە دەبینێ یەکەم جار پاشان ئەبستراکتەکە دەبینێ بۆی ئەو دوانە نابێ هەڵی گرامەریان تێدا بێ ئەگە بۆ خۆشمان یعنی ئاستەکەمان باش نەبێ هەوڵدێن بە خەڵکی پسپۆر بڵێن بە تایبەتی ئەو دوانەمان بۆ چێک بکەنەوە حتمما دەبێ مەسەڵەن شوێن دیکەش کێشەی تێدا بێ ئەگەوانش چا بکەن باشترە بەس ئەو دوانە بە تایبەتی ئەوانە بە یەک دوو کەسی پسپۆر نیشان بدەن و چێکی بکەنەوە. من هاتوومە نمونەیەکی توێژینەوەم بۆ ئامادەکردونە طبعا لە بابەتی خۆمۆنیزیکە بەس بە کوردیش نووسیمەتەوە بۆی کە بە باشی لی حاڵی بن. داخوران واتە ژەنگەڵێنان مەسەڵەن مادەیەکی ئاسم بە خۆتان دەزانن کە ژەنگ هەڵدێنێت چ دەکا وردە لێی دەبێتەوە توێخی لێ دەبێتەوە دادەخورێ ئەو پێ دەکتەن داخوران بۆی کە ئەو داخورانە ڕوونەدا ئێمە چ دەکەین مەسەڵەن دەرکێکی ئاسممان هەیە بۆیاغی دەکەین بۆنە جۆری بۆیاغەکان دەور دەبینێ بۆیاغی گران هەیە هەرزان هەیە و هەروەها مەسەڵەن تەکنیکی بۆیاغکردنەکە جیاوازە ئەو بۆیاغی ئەمنوتی دیکەین فەرقی هەیە لەوەی کە شەریکەیەکی ڕەسەندێکە مەسەڵەن بۆ ناو ئۆتۆمبیلانێک کە ڕەنگ دەکرێن جۆری ڕەنگکردنەکە ئەو تەکنیکی ڕەنگکردنە زۆر جیاوازە لەوەی کە سەنعەتکارێک لە سەناعەتێکە بۆیە هەرویستومە وەکو نمونەیەک بە درێژایی ئەو سیمینارە ئاماژە بەو هینە بکەم ئەمن هاتوومە لەو ئایدیای کە هەم بووە کتومە بابێم ئەو مادەی کە هەمە کە مادەکە پێ دەکرێت نیتینۆڵ مادەیەکە وەکو ئاسنوانە وایە بەس لە مادەی نیکڵ و تیتانیوم پێکاتوە داڕشتەیەکە لە هەردووکی هاتوومە چم لێ کردووە ڕووپۆشم کردووە واتەوە چۆن بۆیاغی بکەم هاتوومە ڕووپۆشم کردو بە چ مادەیەک بە مادەی زیو یاخود بە مادەی زێر شتێکی وا بکەی وە بزانم لە پلەی گەرمی بەرزدا تەوان مادە هەرچەند لە پلەی گەرمی بەرز بێت بڕی داخورانەکەشی زیاد دەکات باش ئەمن هاتوومە یەکەم جار تایتڵەکەم بۆ دانەوە تەوان تایتڵەکەم ئەگە سێرکە نووسرا داخورانی داڕشتەی نیتینۆڵ ڕووپۆشکراو بە زیو لە پلەی گەرمی بەرز ئەگە سێرکەی وەکو ڕستەیەکی تەواوانێک کە نقطەیەکم لە کۆتایەکەی دانابیان چۆن لە علامەتێکی پرسیارم بۆ دانابێ لە کۆتایەکەیدا بەس هەوڵم داوە مادەکان و هەروەها چۆن لایەنە گرنگەکان ئەو پارامترانی کە دەمێ دیراسی بکەم هەموو لەنا ئەو چەند کەلیمەیەدا بیر گونجێنم و هەوڵدەم گونجاوترین تایتڵ بێ و سەرنجڕاکێشترین تایتڵ بێ بۆ خوێنەرانی ئەگە سێرکە دوودانە تایتڵی هاوشێوەم لە خوارەوە داناوە یەکێکیان زۆر درێژە مەسەڵەن نووسیمە ئایا داڕشتەی نیتینۆڵی ڕووپۆشکراو بە زیو دەتوانێت لە پلەی گەرمی بەرز باشتر لە بەرامبەر داخورانی بەرگە بگرێت بە بەراورد لەگەڵ نیتینۆڵی ڕووپۆش نەکراو واتە مادەیەک ئەگەر لە پلەی گەرمی بەرزدا بێ باشتر دەتوانێت تحمل بکەیان ئەگەر دامان نەپۆشی بە هیچ شتێک تەوانەوەش هەمان مەفهومی سەری دەدا بە زۆر بە دوور و درێژتر دوو ڕستە و شتێکی گرتووە و زۆر زەرۆر نییە کە ئەو هەموو وشەی تێباژێت لە خوارەوە هەمان ئەوەی سەرۆم داناوەتەوە بەس هەندێک نەواقشتدا داخورانی داڕشتەی نیتینۆڵی ڕووپۆشکراو لە پلەی گەرمی بەرز ئەو کات نەقسێکی تێدەکەوت واتە تایتڵەکەم ئەو کات نەقسێکی تێدەکەوت بە نەبوونی زیوەکە لەنا ئەو تایتڵەدا کەسەکە لای مەچوود دەبوو کە من دروستە دام ڕووپۆشم کردووە بەس بەچی بۆیە
نابێ نەقسی تێدا بێ و نابێ زۆر درێژ بێ بەڵکو هەوڵدەم پوخت و مناسب بێ و لە شێوەی ڕستەش نەوێ بەڵکو وەکو هەواڵێک بێ کە دەیدێ بە نەفەرەکان دوای خۆتە. ئەبستراکت ئەند کیورد واتە پوختە و کلی لە وشەکان کە بۆ خۆی لە چەند بابەتە پێدێ واتە ئەمە هەروانە زانی کە مادام ئەبستراکتەکە واتە ئەبستراکتەکەمان بە کێف خۆماندا دەنشێن مهمە کورد بێت و پوختەیەک بێ لە بابەتەکەمان طبعاً لە ناویشدا هەروەک دەزانن لە چەند بابەتێک پێک دەواتە ستراکچەرێکی هەیە یەکەم جار بە ئۆبجێکتیڤەکانمان دەست پێکەن ئۆبجێکتیڤ و ئیمپۆرتانس واتە گرنگی ئیشەکان دەست پێ بکەین پاشان تەریقەکەی باسکەین و ئەو تەریقەی کە ئەمە بەکارمان هێناوە و ڕزاڵتەکانمان واتە گرنگترین ڕزاڵتەکان خۆمە ناکرێ ئەو هەمە تێبڵ و پلۆتەمان هەیە ئەو هەمە گرافەمان هەیە هەمووی ئاماژە پێ بکەین لە ئەبستراکتەکەمان چونکە زۆر جار ئەمە لیمیتمان بۆ دادەندرێ لەوانەیە گۆڤارەکە بڵێ لە 250 کلمە زیاتر ناتوانانی بنووسی بۆیە ئەگەردار بن دەبێت گرنگترین ئەنجامەکان بنووسین و هەروەها خودی ئەبستراکتەکە کۆنکلوژنیشیە نەک بۆ ناوی ئەوەی کە ئەمە بنووسین کۆنکلوژن پاشان دەست بە ڕستەکان بکەین بەڵکو دەبێت یەک دوو خەتی کۆتایی کۆنکلوژن بێواتە ئێمە دەرەنجامی ئیشەکەمان مەسەلەن باشە خراپە تەکنیکەکەی بەکارمان هێناوە ئەو پۆشکردنێکی ئێستا ئەمە باسمان کرد ئایا باشە یان خراپە ئیتر لەوێدا ئاماژە پێ دەکەین کە دەڵێن ئەدڤانتێجەکانی چییە بەنمونە ئەوە توێژینەوەیەکی هێنامە لە چۆن گۆڤارێکی ڕەسەنیش داونلۆدم کردووە تەسەوڕ دەکەین پانفاتەرەکەی لە 3 و 4 وانە تێپەڕێ هاتووە داڕشتەیەکی مادەیەکی داڕشتەی هێناوە کە بە تەریقەی لێزەر دروست دەکرێت هەروەک دەبین ئۆتەرەکان ڕزبەند کراون و هەروەها ئەفیلیشنەکانیان نووسراوەتە ئەدرێسی شوێنی ئیشکردنەکان ئاماژە پێکراوە و چەند زانیارێک لە سەر توێژینەوەکە بەزە لێردا ئەوی مەبەستمان ئەوەی ستراکچەرەکەیە خودی ستراکچەرەکە ئەگە سێریکەن لە بیدایەتەوە توێژەرەکە چی کردووە ئۆبجێکتیڤی خۆی باس کردووە نووسیوتی this study investigated the high temperature shape memory behavior واتە ئەیمی خۆی ئۆبجێکتیڤی خۆی یەکەم جار پێکردووە جان دەکەسی ئۆبجێکتیڤەکەی لە چەند خەتێکدا ئاماژە پێ دەکا یاخود ئیشەکەی چەند فۆڵ دەکا واتە چەند لێرەکە هەمووی ئاماژە پێ دەکا بە چەند ڕستەیەک و پاشان دەچێت سەر تەریقەی ئیشکردنەکەی کە لێردا ئاماژە پێکراوە کە لە تەریقەی لێزەر مێڵتینگ سوود وەرگرتووە و بۆ مەبەستەش سوودی لە چەند ئامێرێک وەرگرتووە بۆی کە مەسەلەن بتوانێت چەند سیفەتێکی ئەو مادەی بینتۆک و فۆرمێشن تمپرچەر سترێن مایکرۆستراکچەر و فلان و فیسار ئەوانە بەشی مێتۆدی ئیشکردنەکەیە و لە کۆتاییشدا ئاماژەی بە ڕیزاڵت کردووە یەک شتان پێ بڵم ئەو شتانەکە ئێمە پێیان دەڵێن باسان دەکەن لێرە ئەوانە ستانداردە واتە ئەگەر توێژەر لەسەری بڕوا ئەو زۆر مهمە بەس مەرج نییە هەمووی توێژەرێک بس دەبێت پەیڕەوی ئەو شتە بکە و ئەگە بڵێن وەڵای ئەو توێژنەوەی چۆن بڵاوێتەوە بێگومان هەموو شتێک بۆ خۆی تەطبیق ناکرێ و چونکە ڕزاڵتەکان بەڕاستی گرنگە خودی توێژنەوەکە گرنگ بووە بۆیە هەندێک شتێک چاوپۆشی لێکراوە لە خودی نووسەرەکە و باندرا بە کوردەکەی بۆیە هەندێک شتێ نابێت بە ڕخنە بگیرێت بۆنە لەو توێژنەوەدا ئەو نەفرە ئەو ئۆتەرانە کە چەند کەسێکشن باسی ڕزاڵتەکانی خۆیان کردو بەس لە کۆتاییدا دەرەنجامێکیان نەخستۆتە ڕوو کە مەسەلەن ئیشەکە ئەدڤانتێجەکانی چیە بە نسبەت ئیشەکانی ڕابردووەوە ئەو شتە ئاماژە پێ نەکراوە حتا کیوەردەکان ئاگادار بین یەکەم جار ئێمە دێن ماتریالەکانمان باز دەکەین لە کیوەردەکەماندا و پاشان مێتۆد یان کارکتەریزیشنەکان واتە سیفەتی بەدەستهاتووی لە مادەکەمان ئاماژە پێ دەکەین لەوان هەندێکتان بڵێن جا کیوەرد چییە تەوان کیوەرد دەبێت هەوڵ درێ کەلیمەکانی زۆر لە تایتڵەکە بچێت ئەمە ئەوانە کە یوتیوبەرن بخوان ئەوان دەزانن کەسە کە تایتڵێک لەسەر یوتیوب دادنێ ئەوانەی کە دانەوێت سێرجی بۆ ڤیدیۆ بکەن یوتیوبەرەکە ناچێ چۆن دەڵێن سوود بەس لە تایتڵەکە وەرگێتەوە بەڵکو لەوانەیە تایتڵەکەی لە 5-6 کەلیمە پێکاتوێت بەس لەوانەیە ئەو یوتیوبەرە بەلانی کەم نزیکی 20 کەلیمەی بەکارهێنابێت لە بەشی کیوەردەکانی بۆی کە ئەگەر هات و سێرچی کرد لە بەشی سێرچەکەیدا ئەگەر ئەو کەلیماتە لە ناو سێرچەکەیدا بێ ئەو ڤیدیۆوی بێتە سەرەوەی لیستەکە بۆیە ئاگادار بن ئێمە ئەو توێژینەوانمان لەکوێ دەبینجێتەوە لەکوێ عرض دەکرێت لەو شوێنانەی کە ئیندێکس دەکرێت وەکو گوگل سکۆلار وەکو مەسەلەن سکۆپاس و ئەو شوێنانی کە ئیندێکسی ئەبستراکت و تایتڵەکان دەکەن و ئەوانش ئەو سێرچ ئینجینانش
چ دەکەن واتە ئەو مەچینەی سێرسکردانە تەنها پشتیان بەچ بەستووە نەک بە تایتڵ بەڵکو پشتیان بەو کیوەردانە بەستووە واتە علاقەیەکی ڕاستەوخۆیان لەگەڵ کیوەردەکانی ئێوە هەیە ئەو ڕستەیە وەرە زۆ گرنگە ئەو تایتڵێکە بەکارتانەوە بەس ئەوە وەکو سێرچ ئینجین بەکاردێتەوە بۆی ئاگادار بین نەچین کەلیماتێکی زەعیف بەکاربێن بۆی کە شتەکەمان دەرنەکرێت هەوڵدەن کەلیمەکان سەرنجڕاکێش بن و نزیک بن لەوەی کە خەڵکێک سێرچی وە دەکات مەسەڵەن بۆنە لێرە شەیپ مەمۆری ئەلۆی کە لێرە ئاماژەی پێکراوە یەکێک لەو کەلیمانەیە کە ئەوانەی کە لەو فیڵدەدا بن حتمەن لە کاتی سێرچکردنیاندا ئەو کەلیمەی هەردەنووسنەوە مەسەڵەن بۆنە ئەگەر نەفەرێک ئیش لەسەر نیتی هافنیۆمی کردبێ حتمەن ئەو شێ بەکاردێنێت بۆیە کەسەکە بەلێزانی هاتوو مەسەڵەن نیتی هافنیۆمی بەکارهێناوە شەیپ مەمۆری ئەلۆی بەکارهێناوە و هەروەها لێزەر مێڵتینگ کرد وەکو تەکنیکێکە ئەویشی بە هەمان شێوە بەکارهێناوەتەوە بۆی کە چۆن دەڵێن بە ئاسانی ببیندرێتەوە لەلایەن ئەو سێرچ ئینجینانە بە هەمان شوێنە ئەو توێژینەوەیەکێکە لە سکریپتە ماتریال تەسەوەڕ دەکەم لە ئیمپافاتەری 4 و 5 و بەرەوسەر بێ بە هەمان شێوە ئەویژەکە سێریکەین لێرە ئۆبجێکتیڤەکانی باس کردووە هەندێک بە دوور و درێژتر بەنسبەت توێژەری ڕابردوو پاشان مێتۆدەکەی بەکارهێناوە مێتۆدەکەی لە ڕستێکدا کورت کردێتەوە پاشان سێرەکەی کەمتر لە ڕستێکدا ڕزاڵتەکەی ئاماژە پێکردووە و لە کۆتایشدا کۆنکلوژنی ئاماژە پێکردووە واتە توانویەتی بە کەمتر لە 100 کەلیمە توانویەتی هەر هەموو ئەو 4 بەندانە ئاماژە پێ بکەوە خۆی و لێرەشدا سێرەکەین بە هەمان شێوە کەسەکە هاتوو ماتریالەکانی ئاماژە پێکردووە واتە مەسەڵەن لێردا ئەو کەسە شەیپ مەمۆری ئەلۆی بەکارهێناوە لە جۆری ئاسن و بە هەمان شێوە دووبارەی کردوێتەوە لێرەکاندا شەیپ مەمۆری ئیفێکت و مەجموعەیەک لەو سیفەتانی مادە کە حتمەن ئەو کەسانێکە لەو بابەتە دەکۆڵنەوە ئەوانە بەکاردێنن و نزیکشە لە تایتڵەکەی خۆی کە نووسیوەتیوە لەسەرێ بۆی ئەوانە دەبێت ئاگادار بین و خۆی بە دوایەکدا ڕێزیکەنەوە و بە هەمان شێوەش یەکێکەیە ئەوە لە ماتریال ئەندیزان ئەوەش بە هەمان شێوە ئیمپافاتەرێکی بەرزی هەیە ئەو کەسەکە تایتڵەکەی نووسیوە و توانێتی ئۆبجێکتیڤەکە لە ڕستەیەک و نیو بەکاربێنێتەوە پاشان مێتۆدەکەی خۆی نووسیوە ئەگە سێرێکن لێرەدا ڕزاڵتێکی زۆری نووسیوە بۆی لێدا لاانە لیمیتەکە هەندێک زۆرتر بێ بۆی توانێتی زیاتر ڕزاڵتەکانی خۆی بەواسەتر باسکە و لە کۆتایشدا کۆنکلوژنەکە ئاماژە پێ کردووە هەروە لە کیوەردەکەشدا ئەگە متابعە بکەن ماتریالەکانی باس کردو پاشان کارکتەریزیشنەکانی خۆی و تەکنیکەکانی خۆی بەکارهێناوەتەوە بۆیە ئەو تەسەلسولە ئاگادار بین زۆر گرنگە لەو نمونەیەکە باسم کرد وەکو پێم گوتنە من نمونەیەکی چۆن دەڵێن بە کوردیم داناوە بۆی کە لێ حاڵ بن بابەتەکە و هاتوومە لێرە ئەبستراکتەکەم نووسیوە لەسەر ئەو توێژینەوەیەکی ئێستا دیکە یەکەم جار هاتوومە گرنگی بابەتەکەم نووسیمە داخوران یەکێک لە ئاستەنگەکانی بەردەم ئەو مادانەی کە لە پلەی گەرمی بەرز بەکاردەهێنرێن لەم توێژینەوەی ئەو ئەجار ئەنجامەکان باز دەکەم لەم توێژینەوەیدا هەوڵ دراوە کە ڕێژەی داخوران لە داڕشتەی نیتینۆڵ لە نێوان 100 بۆ 300 پلەی سەدی بدۆزرێتەوە واتە هاتوومە یەکەم جا گرنگی بابەتەکەم باز کردووە پاشان ئەنجام ئامانجەکانی خۆم باز کردووە ئەوجار ڕێگەی توێژینەوەکە واتە میتۆدۆلۆژیەکەی خۆم لێرەدا ئاماژەم پێ کردووە نمونەکانمان بەهۆی ئامێری توانەوە دروست کردو و لە چەند ئامێرێکی وەک DSC, TG, EDX سوودمان وەرگرت بۆ لێکۆڵنەوە لە سیفاتی گەرمی و شێوەی مایکرۆسکۆپی نیتینۆ واتە هاتوونە تەریقەکەمان باز کردو بە چی تەریقێکەمە هاتوونە مادەکانی خۆمان دروست کردووە لێکۆڵنەوەیەکشمان لەسەری ئەنجامداوە و ئەنجامەکان مثلا ئەنجامەکانی من کە بەدەستم هاتووە توانەوە شتێکی فەرزی و پێم بتن شتێکی ڕاستەقینی نیە ئەنجامی DSC نیشانیان دەکا نیتینۆڵ ڕووبۆشکرا و سیفەتی شێوەی بیرمەندی لەدەست نەداوە واتە سیفەتێکی دیاریکراوی هەیە ئەومادە ئەو سیفەتی هەروە خۆی ماوەتەوە ئەنجامی تێستی داخوران ئەمایان دەرخست کە نیتینۆڵی ڕووپۆشکرا و بەزی و کەمتر لە پلەی گەرمی بەرز تووشی داخوران بووە لێرە دەتوانین مەسەڵەن بنووسرێ بەنسبەت مادەی نیتینۆڵە کە ڕووپۆش نەکراوە توانەوە ئەنجامێکی گرنگە و دەرەنجامەکە چییە ڕووپۆشی نیتینۆڵ بە مادەی زی و هەلێکی نوێ بۆ کەمکردنەوەی داخوران لەم ئامێرانەی کە لە پلەی گەرمی بەرز بەکاردەهێنرێن واتە ئەوە دەرەنجامی ئیشەکەمە کلی لە وشە ئێستامە گەبێن بۆ توێژینەوەی کلی لە وشە دانەوەکەم جا مادەکە دەنووسم نیتینۆڵ پاشان تەکنیکی ئیشکردنەکە ڕووپۆشکردنی زی و پاشان طریقەی لێکۆڵنەوەکەم چێت لە پلەی گەرمی بەرز و مێتۆدەکەش کە داخورانە واتە هاتوومە لە خودی مادەکانە و
مێثۆد و سفەتەکان هاتوومە دامڕشتەوە. زۆر جار لێردا لیمیتەکەیە کانێک لە جۆرناڵەکان دەڵێن لە 5 دانە وشە تێنەپەڕە، هەندێک دەڵێن با 6 بێ و هەتا لەوانە لە هەندێک شوێن هەیە لیمیتەکە بەرزتر یان کەمتر بێ. بە هەر حاڵ زۆربەی هەرە زۆری داوا دەکات کە دەڵێن لە 5 دانە زیاتر ناوێت، بۆیە دەبێت هەوڵدەن لێردا هەندێک بە وریایی تەعاملی لەگەڵ بکەین. بەشی دووەمی original article پێک دە لە introduction. طبعا introduction بەپێی جۆری مثلا توێژەر دەگۆڕێ، بەس تقریبا زۆربەی ڕوکنەکانی یەکسانە، بەس هەیە مثلا یەکێک لە پارتەکان زیاتر مثلا خۆی پێتەرخان دەکات، دوور درێژتری دەکاتەوە، هەیە دەچێت یەکێک لە پاراگرافەکانی کورتترە ئەوی دیکە درێژتر. بە هەر حاڵ ئەو فەرقە لە بینی توێژەران هەیە و بەپێی گۆڤارش دەگۆڕێت، چونکە گۆڤار هەیە کە لیمیتی لە کەلیماتی گشتی داناوە، بۆیە توێژەرەکان دەبێ هەوڵدن زۆر ئینترۆداکشنەکان زۆر بەرفراون نەکەن بۆی کە لە لیمیتی گشتی تێپەڕن. واروها بۆ خودی پیر ریڤیو واتە ئەو کەسانێک کە سەنگێنەریشن ئەگە زۆر ئینترۆداکشنەکە بەرفراون بوو ئەو کاتە لەوانە تووشی مشکلە بن، وە پێشتان بڵێ کە بەشێک لەوانە کە نووسیتانە گەلێک زیاتر لە حەدی خۆیەوە دەبێت کورتی بکەنەوە زیاتر. بە هەر حاڵ ئەمە لێرە بە شێوەیەکی گشتی 4 دانە پاراگرافم ئاماژە پێکردووە. لە پاراگرافی یەکەمدا ئەمە پێناسەی مادەکە دەکەین و هەروەها گرنگی توێژینەوە لەو بوارەدا importance of the word، ینی گرنگی لە بابەتەکەدا چییە، واتە ئەو مادێکی ئەمە بەکاردێن بۆ لێرەدا ئاماژەمان بە نیتینۆل کردووە. نیتینۆل پێناسە دەکەین و پاشان چ دەکەین، مهماتی نیتینۆل باز دەکەین کە چەندە گرنگە، ئەوەندە سفەتەی هەیە، سفەت فیزیکەکانی ئاماژە پێ دەکەین. واگە بکرێ بۆ ئاماژەکردنی هەرێکە لەو سفەتانەش ڕفرێنسێک ببینەوە زۆر باش دەبێت. واتە لێرە ئەمە دەست بە ڕفرێنسینگ دەکەین، ئاگادار بین لەناو ئابستراکتدا بە هیچ شێوازێک، ئەو بە مطلق باسی دەکەم، بە هیچ شێوازێک ئابستراکت شوێنی دانانی ڕفرێنس نییە. لەوانەیە بڵێن بۆ یاخود لەوانە بڵێن لە هەندێک توێژینەوەدا دیتومانە. بۆیە وا دەڵم چونکە خودی ئابستراکت وەک پێم گوتن لایەن هەندێک لە شوێنەکان و ئیندێکس دەکرێت وەکو سکۆپەس و ئانە ئۆفریشە، ناکرێت و خودی ئابستراکتەکە ئیندێکس کرابێ بەس ڕفرێنسەکە نەداوێت مەسەلەن. بۆیە ڕفرێنسەکان دەک مشکلەیە، ناکرێت لەنا ئابستراکتدا بێ، هەرچەند لەوانە هەندێک توێژەرش هەبێ زۆر بەدەگمەن، لەوانە 1 لە 1000 پشتی وا بکە، بەس بە شێوەیەک گشتی ئەوەی کەم بەڕاستی متالعەشم لەسەر کردووە. هەتا لە سپرینگەر کە پابلیشەرێکی زۆر بەقوتەوە زیاد لە 2-3,000 گۆڤاری لەخۆ گرتووە، لەوێشدا تەوسیە دەکات دەڵێ تکایە نەچن لەنا ئابستراکتدا ڕفرێنس بەکار بێت. بۆیە ئێمە لە ئینترۆداکشن دەست بە ڕفرێنسینگ دەکەین، سایتکردن دەکەین و دەتوانین خۆشمان بە دەرەجەیەک لێرەدا سایت بکەین بۆی کە سایتێشنەکانشمان بەرزکەینەوە و اعتباری ئەکادمی خۆشمان بەرزکەینەوە، بە مەرجێک ئیشەکانمان پەیوەندیدار بێ بە ئیشەکانی ڕابردوو خۆمانەوە. یەکەم جاوەکو پێم گوتن وەسفێکی گشتی بابەتەکە دەکەین، گرنگەکانی ئەو مادێکەمە دەمانێت متالعەی لەسەر بکەین باز دەکەین، لەوانەیە مەسەڵەن بڵێن لە چەندی تەطبیقاتدا بەکاردێت، بەڵام لەنا پاراگرافی دووەمدا کێشەکان باز دەکەین. مەسەڵەن بۆ منە لە پلەی گەرمی بەرزەکاندا کێشەیەکمان بۆ دروست دەبێت، مەسەڵەن بەتابەت لە مادەی نیتینۆڵدا تووشی داخوران دەوە و داخوران ئەو کێشانە دروست دەکات و پاشان باسی چی دەکەین، باسی ڕووپۆشتکردنە چەند ئیستفادەی هەیە، چەند کەسێک توانیویەتی مەسەڵەن بە چەندین تەریقە توانراوە کە ئەو کێشەکەمان داخورانە لێرەدا داخورانەکە کەم بکرێتەوە یاخود نهێڵدرێ. جائیتر لە هەندێک شوێن هەیە مەسرەفەکە بەرز بووە بەس چۆن دەڵێ ئەنجامەکان باش بوونە، ئەوانە هەموو باز دەکرێت لە پاراگرافی دووەمدا کە شوێنی چۆن دەڵێن کێشەکان و ڕێکارەکانن. و لە پاراگرافی 4دا باسی مەجموع خەڵکێک دەکەین، واتە لێرە پێدەوترێت لیترچەر ریڤیو. لیترچەر ریڤیو واتە ئاماژەکردن بە ئیشی خەڵک، ڕاستەوخۆ دەڵێ مەسەڵەن ئیبراهیم یا مەسەڵەن ئەحمەد یا مەسەڵەن کۆچەر یا فلان و فیسار هاتوونە چیان کردووە، هاتوونە لەمەوە پێش ئیشیان لەو بابەتە کردووە و ئەوە ئەنجامەکەیانە، یاخود ئەو مێثۆدەیان بەکارهێناوە یاخود ئەو مادەیان بەکارهێناوە. ئیتر دەتوانین شتێک بە نزیک بێ لە بابەتێکی خۆتان ئاماژە پێ بکەن، بەس خودی ئەو ئیشێکە ئەو مادەیەکی ئەتوو بەکاردێنەوە ئەو مادێکی ڕووپۆش دەکرێت لەسەری، ئەگە بزەبێت هەمان شتە بێ واتە تو هیچی نەکردو، واتە نۆڤڵەتی بۆ تو نەما. بۆیە ئەو شتانێک کە باسی دەکرێت تقریبا نابێ بزەبێت فیت بێ، واتە خودی مادەکەت و بە هەمان ڕێژە و بە هەمان مادەکە ڕووپۆشتکردو نابێ هەمان شتە بێ لە ناو لیترچەر، بەڵکو دەبێت شتەکە لەوان و نزیک بن
کە خەڵکێک ئیشی کردووە و هەوڵی چارەسەرکردنی ئەم بابەتەی دا و لە کۆتا پاراگراف وەکو محاضرە ڕابردووش ئاماژەمان پێ کرد کۆتا ڕستەی ئەم پاراگرافەدا ئاماژە بە گاب دەکەین گاب واتە بۆشاییەکە لەنا ئەو فێڵدەدا هەیە کە ئێوە هاتوونە بۆ توێژینەوە خۆتان ئەم گاپەتان پڕ کردوتەوە و چارەسەرێکتان بۆ ئەو داخورانە کە مەسەڵەن ئێستا لێرە بە نمونە هێنامانەوە کردووە. لە کۆتا پاراگرافدا ئامانجەکانمان باز دەکەین مەسەڵەن چەند ئامانجێکمان هەیە لەو توێژینەوەیە وەروەها وێنایەکی گشتی لە پرۆسەی توێژینەوەکە باز دەکرێت مەسەڵەن کە دەڵێن ئەو ماددانەمان بەکارهێناوە ئەو بەو تەریقانە هاتوونە لێکۆڵنەوەمان لەو ماددەی کردووە. بەس ناچین ئەنجامەکانمان بخەینە ڕوو ئاگادار بین ئەو پاراگرافی کۆتایی دروستە ئاماژە بە هەندێک پرۆسە دەکەین بەس ناکرێت ئێمە ئاماژە بە ئەنجامەکانشمان بکەین چونکە بۆ لە بەشەکانی دواتری دەگەینی. چەند خاڵێکی گرنگ لەبارەی بەکارهێنانی سەرچاوە ئاگادار بین پێویستە سەرچاوەکان پەیوەندیدار بن بە بابەتەکەەوە یان نابێت لە خۆمانە بڵێن جاوەڵای من دەمەوێت خۆم سایتکەم کاتە با فڵان فیساریش تێباوە جا بۆی لەوان هەندێک کەسمان لە بیدایەتی ئیشکردندا هەندێک هەرزەکارانە بیرکەینەوە حەقەتەن محاولەکەین بە هەر نوعێک بە خۆمان سایت بکەینەوە و ئەگەرش سەر بگرێت تەبعاً چونکە ئەو شتانە یەکێک لەو شتانێکە لە قۆناغی پیر ڕیڤیو ڕەچاو دەکرێت و لە پیر ڕیڤیوەر واتە ئەو کەسانێک ڕیڤیو ئیشەکەی تو دەکەنەوە پێداچوونەی بۆ دەکەن دەپرسێ کە ئایا ئەو شتانی کە ئەو کەسە بەکارێنە ئەو سەرچاوانێک کە ئەو کەسە بەکارێنە ئایا پەیوەندیدارە بە بابەتەکەەوە ئەگەر پەیوەندیدار نەبوو یاخود بەڕخنەیەک یاخود بۆی هەیە لە هەندێک حاڵەتدا بگاتە ڕجێکتکردنی ئیشەکەشتان و هەروەها تا بکرێ سەرچاوی نوێ هەڵبژێردرا بەکاربێنن وە کۆنتر نەبێت لە 10 ساڵ لەوانە جا هەندێکتان بڵێن جا من هەندێک شتەیە لە پەنجایەکان ئیشی تداکرا لە بیدایەتەوە پەنجایەکان کەسێک معادلەیەکی بەکارنا هەر ئەو معادلەی ئێستاش بەکاردێتەوە چۆنی 10 ساڵ لەمەوە پێش بەکاربێن توانەوە حسابش کراوە و لە بەندی سێدا وەکو ئاماژەمان پێکردووە دەڵێتی تا بکرێ ئاماژە بە بنچینی زانستەکەش بکەن واتە بۆیە زانستەکە 60-70 ساڵ لەمەوە پێش بێ زۆر گرنگە کە ئاماژە بۆ شخصش بکرێ بەس هەتا بکرێ ئێوە دەبێ هەوڵدە سەرچاوی نوێ بەکاربێنن سەرچاوی نوێ مەبەستمان لەو ئەنجامانەی کە لەمەوە پێش کراوە واتە کەسە کاتەوە ئیشی لەسەر داخوران کردو بە نمونە داخورانی مادەی نیوترینۆل کردووە دەبێ هەوڵدە ئەو ڕزاڵتانی تازە ئاماژ بێت نەگی 50 ساڵ لەمەوە پێش تەبعاً بێگومان 50 ساڵ لەمەوە پێش ئیشەکان زۆر لاواز بووە تو بڵێ وڵای من عەزەڵات دەکەم لە بەرامبەر ئیشی 50 ساڵ لەمەوە پێش بێگومان هەرەتوو براوە بەزە تۆ ئازای لە بەرامبەر ئیشی تازەکاندا عەزەڵاتی خۆتکە و ئیش وەسفی مادەشەی مەمۆری کردو و سفەتەکانی چی و ئانە بۆ ئەو وەسف و ئەو سفەتانی کە باسشی کردووە وەکتێ بینی دەکەین مەسەن بۆ لێرە 3 سەرچاوی بەکارهێناوە لێرە 5ەم سەرچاوە 4ەم سەرچاوە مەسەڵەن 11 سەرچاوە بەس لەو پاراگرافی یەکەمە کە وەسفە تەنها بۆ ئەو مادەی کە ئیشی تێدا دەکات بەبێ ئەوەی کە ئاماژە بۆی کردبێت کە ئەو مادەیە تووشی داخوران دەبێت و نازانم ئەو پرۆبلەمەی باز نەکردووە تەنها وەسفی مادەکەی کردووە ئەو جار هاتووە مەسەڵەن وەسفی ئێلاستۆمەری کردووە ئەو مادەی کە بەکارهاتوو بۆی کە فانکشناڵەتی ئەو مادەی بەقوتکە و تا ڕادەیەک پرۆبلەمەکە تێدا باز دەکرێت و پاشان مەجموعە کەسێک کە ئیشیان لەو بابەتە کردووە ئیشەکان بەرەو پێش بردووە هەر وەکتێ بین دەکەن لێرەدا لەوانێ هەندێک تەنەوانی کە تازە من بڵێن مەسەڵەن بۆن ئەو ئێتۆڵە چییە ئێتۆڵ نقطەیەکی لێرەکە ئەوە یعنی برادەرەکان واتە توبوشۆرەتی کەسەکە سەرنەیمی کەسەکەیە لەقەبەکەیتی مەسەڵەن بۆ من ئیبراهیم نازم قادرەکە وەک سەرنەیمی من بەکاردێتەوە مەسەڵەن دەبێتە قادر ئێتۆڵ واتە قادر و برادەرەکانی توبۆشی ئێتۆڵ ئەو شتیان کردووە ئەنجامەکانی باس کردووە و دەشکرێ لێرەدا سەرچاوەکە بە ئاماژ بێ بکرێت یاخود لە کۆتایی ڕستەکەدا ئەو زۆر لەو حاڵەتی کە ئەمە لیترچە ڕڤیو دەکەواتە ئیشی خەڵکی دیکە ئاماژ پێ دەکرێت دەتوانن سەرچاوەکە لە یەکێک لەو دوو شوێنانە بەکار بێتەوە بۆ نەو کەسە هاتووە چەند ئیشێکی باس کردووە و لە کۆتایشدا پێگومان دەبێت ئایدیاکەی باس کردبێ و لە سێکشنی کۆتایشدا ئاماژەی باوەی کردو کە ئیشەکەی چۆن ئۆرگانایز کردووە مەنێژمنتێکی ئیشەکەی خۆی بەگشتی کردووە کە چی بەکارهێناوە چ تەکنیکێکی لە ئیشەکە بەکارنا بۆی کە بتوانێت ئەو گاپە پڕکاتەوە تەوانەوە توێژینەوەیەکە لە ساینس دایرکت سەر بە ئەلسیڤیەر بڵاو بۆتەوە
گۆڤارەکە ڕاستەکە لێ کۆڵنەوە نەکردو کە ئەوکە چەندە ئیپافاتە شتەکە چەندە، بەس بەدڵنیایەوە یەک دوو کەسی هندی ئیشەکەیان کردووە. لەوانێ وەک پێم گوتن دروستە پابلیشەرەکە بەخۆ بەس لەوانێ ئاستی گۆڤارەکە زۆر بەرز نەبێ. ئەو چەند ئۆفەرە هاتوونە لە 3 پاراگراف تەنها وەسفیان کردووە و تەنها 2 سەرچاوەشان بەکارهێناوە. ئەگە سێریکن تەنها 2 سەرچاویان بەکارهێناوە، 3 پاراگرافیان تەنها تەرخان کردو بە وەسف لەو بابەتەدا و پاشان لە پاراگرافەکەدا هاتوونە وەسفێکی کۆرۆسیڤیتیان کردووە، واتە ئەو داخورانیان کردووە کە مەسەڵەن پرۆبلەمەکەی چیە ئەو شتانە، و لە کۆتاییدا هاتوونە ئیشەکەی خۆیان باس کردووە. طبعا وەک پێم گوتم مانیجمنتێکی زۆر خراپیان بۆ ئیشەکەی خۆیان کردووە و تەنها 3 سەرچاوەش دەبینرن لەناو ئینترۆداکشنەکەیاندا. بەرحاڵەوە تێپەڕیوە و بڵاوش بێتەوە و ئێمەش بۆ یەکمان ئێستا چەندین توێژنەوەمان کردووە. ئەگە پێداچنەوە بە توێژنەوەکان خۆشماندا بکەین حتمما کۆڵک لە ڕخنا توش دەبێت، بۆیە نابێت لە هەموو کەسێک شت وەربگرن. بۆیە من نمونەکانش بۆ شێوازە دێنمەوە، تەنها ناچم چەند خاڵێکتان پێ بڵۆم و بڵم ئەوە پیور ساینسەکە ئەوەیە، واتە زانستی پەتی هەر ئەوەندەیە. بۆی نمونەتان بۆ دێنمەوە مەقالاشتان بۆ دێنم. زۆرترین ئەو کاتێم بەو سیمینارەکانەوە تەرخانی دەکەم ئەوەی کە بچم هەندێک نمونەی زیندوتان بۆ ببینەوە لەناو ئینتەرنێت و هەندێک ئیشارات شتیشی بۆ دادنم بۆی کە زۆر لە کاتی سیمینارەکەمان نەکوژێ، بۆی کە ببینین کە بەڕاستی خەڵکێک چۆن ئیش دەکە و خەلەلەکانی خۆشمان ببینین و لە داهاتوودا هەوڵ دێن دووباران نەکەینەوە ئیشەکانشمان بەرەو پێشتر بدەین. مەسەڵەنەوە هاتوومە مقدمەیەکم بۆ ئەو توێژنەوەی کە بۆ خۆم دام نابوو کە هاتم مادەیەکی بەناوی نیتینۆڵم ڕووپۆشم کرد بە مادەی زیو. ئێستا دێم مەسەڵەن مقدمەیەکی بۆ دادەنم. یەکەم جار دێم وەسفی مادەکە دەکەم، دەڵم چی؟ دەڵم مادەی نیتینۆڵیکە کە لە خانەوادەی داڕشتە شێوە بیرمەند بە کۆمەڵێک سیفەتی باشی هەیە کە بۆتە بەربڵاوی بەکارهێنانی لە چەندین تەقەنی جیاوازدا. ئەو هاتووم بەس وەسفی مادەکەم کردووە. لێرەدا هاتوومە کێشەم باس کردووە. مەسەڵەن نووسیمە چی؟ داخورانێکە کە لە ئاستەنگەکانی بەردەم بەکارهێنانی مادەکان بە تایبەتی لەو تەقەنیانەی کە لە پلەیگەرمی بەرز بەکاردێنرێت، وەک مەکینەی جێت. مەسەڵەن مەکینەی جێت پلەیگەرمیەکەی زۆر بەرزە، ئەو مادانی کە تێدا بەکاردێت چکە لە پلەیگەرمی بەرز داخوران زیاد دەکا، بۆ یەکێک لە ئاستەنگەکانی بەکارهێنانی ئەو مادانەیە. ئیتر کۆمەڵە شتی دیکە توان باسکەین. ئەوجا نووسیمە ئەم ئاستەنگانە بەهۆی ڕووپۆشکردن تا ڕادەیەک چارەسەر کراوە، چەندین مادەی جیاواز و چەندین تەکنیکی جیاواز بەکار هاتووە لەم بوارەدا. تر دەتوانم لێرەدا مەسەڵەن چەندین ڕفرێنسیش بەکار بێنم کە وەکو ژمارە بنووسم 1 2 هەتا 3 مەسەڵەن وەکو ڕفرێنس بەکاربێنم کە على اساس ئەوەندە کەسە لە سەرچاوی ڕقم 1 تا 3 هاتوونە چەندین تەکنیکان ئاماژە پێکردەوە بەکارهێناوە بۆی کە بتوانن بەرەنگاری داخوران بنەوە لە مادەی بەکار هاتوو لە پلەیگەرمی بەرز. ئەوجا هاتوومە لە بەندێکەکەدا وەک پێم گوتنەوەانە بەپێی بە تەرتیب ناپێ بە کێف خۆم بەناکەوە. هاتوومە چم کردووە لێکۆڵنەوەی ئەدەبی، لیترچەر ڕڤیوم کردووە. نووسیمەتی ئەحمەد و هاوڕێکانی توانیان مادەی پۆڵا بەکاربێن بۆ ڕووپۆشی فڵان و ئەنجامەکانیان بریتی بوو لە فڵان. قادر و برادەرەکانی ئالێرە دەبعاً بە ئینگلیز دەبێتە قادر ئێتۆڵ، وەک پێم گوتن قادر ئێتۆڵ. دەتوانین سەرچاوەکەش ئەلێرە بنووسی. توانیان هەنگاوێکی باشتر بنێن بە ڕووپۆشکردنی مادەی فڵان و فیسار. باشە و بەو شێوازە دەتوانم چەندین نمونە بێنمە لەسەر ئەو کەسانی کە ئیشیان لەو بابەتە کردووە و توانیانە هەنگاو لە علمەکە بەرەو پێش ببەن. نوێگەری لە توێژنەوە کە تەبانەوە هەر هەمان پاراگرافە، بەس کۆتایی پاراگرافەکە بەڕستەیەک کۆتایی پێدێنم. دەڵم چی؟ دەڵم هەرچەند ئیشی باش کراوە لەم بوارەدا، بەڵام تا ئێستا کەس راپۆرتی لەسەر کاریگەری ڕووکەشکردنی نیتینۆڵ بە مادەی زیو نەداوە. لەوانەیە کەسێک کە هات بێ ئاسنی بە ڕووپۆش کرد بێ بە زیو، زێڕی هێنابێ ڕووپۆش کرد بێ بە زیو. ئیتر کۆمەڵە کەس هاتوونە بە زیو شتێکیان داپۆشیوە دیراسە کراوە. یان کەسێک کە هات بێ مەسەڵەن نیتینۆڵی هێنابێ بەس بە مادەی زێڕ یان بە مادەیەک کە ڕووپۆش کرد بێ، بەس خودی زیوەکە بەکار نهات. واتە نیتینۆڵەکە کە بە زیو داپۆش نابێ کەس نەیکرد بێ، ئەو کاتەوە دەبێتە نوێگەری لە ئیشەکەدا و دەتوانێت ئیشدا بکەیت. دەتوانەوە کۆدا پاراگرافە کە دەڵم چی لەم توێژنەوەدا مادەی نیتینۆڵ بە ئامێری سپۆتەرینگ ڕووپۆش کرا و توێخێکی تەنکی زیوی لەسەردانرا فلان و فلان بەکار هات بۆ لێکۆڵنەوە لە سیفەتی گەرمی و فیزیایی ئەو مادەیە، هەروەها ڕێژەی داخوران بە فلان پێورە. تەمان هاتوومە وەسفێکی گشتی لەسەر بابەتەکە پێشکەش کردووە. ئێستا دێنە سەر یەکێک کە لە تەوەرەکانی شەگرنگەکانی
original article کە پێ دەوترێت materials and method واتە ئەو مادانە ئەو طریقانی کە بەکار هاتوونە لەناو ئیشەکەماندا. طبعا کەسێک کە ئەدەبی بێ مثلا هاتووە مجموعة پرسیارێکی هەبووە لێدا ئاماژە بۆی دەکات کە ئەو 5 پرسیارەمان هەبووە بە طریقی ئۆنلاین بڵاومان کردوێتەوە نەتایجەکانمان بۆ شوازە وەرگرتووە بۆ بەرنامەی مثلا بە بەرنامەی SPSS هاتوونە ئەناڵایزمان کردەوە. مثلا کەسێکی ئەدەبی هەمان ماتریال ئەن مێثۆدی هەیە طبعا لەوانەیە بە ناونیشانێکی جیاوازتر بەس جد شتەکانی خۆی لێدا بۆ شواز دەرخات. مثلا کەسێکی بایۆلۆجی لەوانە مادەکانی باکتریا ئەو شتانە بێ، کەسێکی لە زانستی مادەدا بێ مادەکانی مەزموعە توخمەکە کە بەکاری دێنێ ئیتر ئەو مێثۆدانەی کە لەناو خودی توێژینەوەکەیدا بەکاردێ لەو بەشەکە پێ دەکرێت بەشی دووەمی توێژینەوەکە ئاماژان پێ دەکرێت. سێ خاڵ هەیە دەبێت ڕەچاو بکرێت. شەدا توێژەر پێویستە ناو بڕی مادەکان ئاماژەی پێ بکە، ماتە نابێ بە کێف خۆی بڵێ پێش و پاش بە بابەتەکە دەکەم، حتما دەبێت ناوەکە ئێستا هەندێک کەسی شێ بەداخەوە هەندێک توێژەر هەیە وە دەزان ئەگەر علمەکەی خۆی باز بکە ئیتر تەواو کۆتایی پێدێ خەڵکە کەش دێت فێر دەبێت و ئیتر بازاڕەکەی سز دەبێ وان نییە. طبعا لەوانە هەندێک کەسێک بۆی چ بێتە سەرەتا ئێستا زۆر شتی هەیە لە توێژینەوەکەیدا ئاماژەی پێ نەکردێت، بەس لە ڕاستەقینە داوان نییە، دەبێت حتما توێژینەوە زۆر بە جوانی و بەڕوونی ئاماژەی پێ بکرێت. خودی ئەو مادانێک کە بەکارتێناوە بەڕوونی بڵێ ئەو مادێ بەو بڕە کێشاومە و لە فلان کۆمپانیاشم کردو، هەتا کۆمپانیاکەش ئاماژە پێ بکەیت بۆی کە زۆر شتەکەت بە وازحی دیار بکە هیچ ئاستەنگی تیا نەمێنێ. واروە تەکنیکی ئامادەکردن ئەو ئامیرانێک کە مەسەلەن بەکارتێناوە ئاماژان پێ دەکەی، ئەو تەکنیک و ئامیرانەی کە بۆ لێکۆڵنەوەکە لە نمونە بەکارتێناوە وشترین زانیاریەکان پێویستە باز بکرێت. مەسەلەن هەتا براندی ئامریکان باز دەکرێت، مەسەلەن ئەو ئامریکیان بەکارهێنا لە شەریکەیەکی ناڵم خودی ئاڵمانی مەسەلەن دەڵێ لە شەریکێک بە ناوی فلان، ناوی کۆمپانیاکە ئەو شەریکێکە دروستی کردووە حتما دەبێت ئاماژەی پێ بکرێت، چونکە خودی ئەو ئامێرانە بڵێن نەڵێن بە پێی ساڵ لەوانەیە تەتەوڕ زیاتر بکە ئەتو ئامێرێک هەیە مەسەلەن لە نەوەتەکان دروستکراوە کە ئاماژەی پێ دەکرێت حتما لەوانەیە ئەکیورسی و دیقەی کەمتر بێت لە چاو ئامێرێک کە تازە بەرهەم هاتووە، بۆیە حتما دەبێت ئاماژە بە خودی ئامێرەکان بکرێت. ئەو نمونەکەی خۆمانە بەردەوام دەبین لەسەری. لە نمونەکە خۆماندا دەڵێن چی بۆ ئەنجامدان ئەم توێژینەوەی 4 گرام لە تۆزی نیکڵ 6 گرام لە تۆزی تیتانیوممان بەکارهێنا. تەمان لێردا ئاگادار بین ئەمە لەناو نووسیندا کەمتر هەوڵدەن ئاماژە بە خودی خۆمانیان مەسەلەن گروپەکەمان بکەین بە شێوەیەکی بکەرنادیار شتەکان ئاماژ پێ بکەین. تەوانەوە چکو بە پەلەپەر من ئەو شتانم نووسێت تا ڕادەیەک ئەوانە کەلیماتم بە خەڵا و کات بەکارێ نابێ، بەس خودی بکەرەکان لێردا بکەرنادیارن. ڕستەکان دەزان ئەگە بکەرنادیار بەواتە ئاماژە بە خودی خۆت ناکرێت، بەڵکو دەڵێ چی ئەو ئیشە کرا نەک ئەو ئیشەمان کرد. بۆی ئاگادار بین ئەگە لێرەشدا شتێکمان هەڵەیەکمان کرد بێ لێمان بورن. ئەمما دێ لە کۆمپانیای مەسەلەن فلان کرا و بڕی بێگەردی دەگاتە 199 واتە مادەیەکی زۆر پیور بۆ کڕیمانە لە فلان کۆمپانیامان کڕیوە و بڕی 4 گرام لە تۆزی نیکڵ و 6 گرام لە تۆزی تیتانیوممان بەکارهێنا. ئەو خودی مادەکانم ئاماژە پێکرد، خودی بڕەکە و براندەکەشم ئاماژە پێکرد بۆی کە بە تەواوی هەر کەسێک حەزی لێ لەو بابەتە پسێ ئەو مادانە ئامادە کات و توێژینەوەیەکی لەسەر ئەنجامدا. پاشان دروستکردنەکەی نووسیمە مادەکانمان بە جوان تێکەڵ کران و پستێنران بە ئامێری فلان توێنرانەوە، پاشان بە توێخێکی زۆر تەنک لە مادەی زی و پۆش کران و بە سوودوەرگرتن لە ئامێری سپۆتەرینگ ڕووپۆش کراون. ئەوە ئاماژەمان بە ئامادەکردنی مادەکە داوە و لە کۆتاییدا بە شتێک لێکۆڵنەوەمان کردو، لێکۆڵنەوە و تاقیکردنەوەکان کە لەسەر مادەکەمان ئەنجامدا باز دەکەین کە نووسیمانە چەند تاقیکردنەوەیەکی وەکو فلان و فلانمان لەسەر ئەنجامدا بۆ زانینی سیفەتی فلان و فیسار. بۆ شوازە ئەمە دەبێت چ بکەین لە مادەکانە دەست پێ بکەین چۆنیتی دروستکردنەکەی و تاقیکردنەوەکان کە لەسەرمان ئەنجامداوە. یەکێک کە لەو بابەتە هەرە گرنگیانە پێ دەکرێت بەشی ڕزالت ئەند دیسکەژن کە لێدا ئەنجامەکانی خۆتان لە شێوەی گراف و خشتە دەخەنە ڕوو و مناقەشەشی دەکەن. لێرەدا بە نمونە باسم کردووە کە مەسەلەن گرمان ئەوە تێبڵە کە هەمانە ئەو تێبڵەمان حتما دەبێت لێبڵی هەبێ. لێبڵ واتە مەسەلەن دەڵێن تێبڵی یەک، ئەو تێبڵی یەکە پێ دەکرێت لێبڵ. لەوانە لە هەندێک شوێندا مەقالاتێک لە ویکیپیدیا ببینن نەنووسرا بوێنە 1 و 2 و 3 ئەوانە
یا خشتەی یەکەم و دووەم و سێمەوانە ئەوانە ئاساییە لاانە لە هەندێک کتابدا هەروێنەیەکی ئاساییمان دیت پێ ببێ کاپشن ئەوانە ئاساییە بەس لە مەقالەیەکی زانستی کە لە گۆڤارێکی زانستی بڵاو دەبێت و حتمەن دەبێ بە تێبڵ وان یاخود فیگەر وان و ئەوانە ئاماژەی پێ بکرێت ئەو پێ دەکرێت تایتڵەکەمان حتمەن هەبێ و پاشان کاپشنمان هەبێ کاپشن واتە ئەو ناونیشانەی کە بۆ ئەو تێبڵدامان ناوە طبعاً کاپشنێکی جێنەرالم بۆ دانا کە لەو تێبڵەماندا چمان هەیە ناچم زۆر تایتڵەکە گەورەکەم و بۆ چکە دەتوانم ئەو سیفەتێک ئەو پارامترانێک کە لێردا ئاماژە پێکراوە لە ناو بۆری تێکستەکەمدا و ئاماژیان پێ بکەم و طبعاً گرنگترین ڕزاڵتەکان ئاماژە پێ دەکەم نەک بڵێم یەک بێکی ئەو ئێلمنتانە ئاماژە پێ بکەم لێردا لەی گەرمیە بۆ نەدامناوە پرۆژەندەیتە و طبعاً بۆ دوو مادەکە یەکێکیان مادەیەکی نیتینۆڵەکە ڕووپۆشم کردو بە زیو مادەیەک کەشم ڕووپۆش نەکردو بۆی کە بەراوردیان کەم زام ئەو دوو مادەی لە پلەی گەرمی بەرزدا چۆن تووشی داخوراندەبن طبعاً شتەکە من دەبێت بتوانم بەراوردێکی پێ بکەم لەوانەیە باشتەکتان پێ بڵم بۆیە لەوانەیە لە ناو لیترچەردا ئەو بەشە هەبێ نەفەرەکە ئیشی لەسەر نیتینۆڵ کردێ بەزەوە لە پلەی گەرمی ئەوانە دەتاقی کرد بێتەوە کۆرۆزیڤیتی بدیت بێتەوە واتە ڕێژەی داخورانەکەی دۆزی بێتەوە ئەو کاتە تو لەوانەیە بڵێ جا من ئەوم پێویست پێ نییە تەنها دێم ئەو بەشە دەکەم لەو حاڵەتەدا ئاساییە شتەکەتان زۆر ئاسایی دەتوان وا بکەن ئێوە دەستنی کۆڵنێک لەو بەشە دەکەن و پاشان بەراوردی ئیشەکانتان دەکەن لەگەڵ ئەو کەسی کە ئەو بەشێکی بە بەڵام ئەگەر نەبوو باشتر وە ئێوە بۆ خۆتان لە نەبوونیدا هەوڵدان حتمما بۆ خۆتان ڕفرەنسێک بۆی دابنێن کە بتوان بەراوردێکی بکەن واتە ئیشە سەرەکەتان ئەوەیە بەس بەراوردی دەکەن لەگەڵ مادەیەک کە ڕووپۆش نەکراوە بۆی ئەگەر نەبوو حتمما دەبێت بۆ خۆتان چۆن دەڵم بەیسێک دابنن بۆ بەراوردکردن چەند ڕخنەیەکێ لە ناو ئێرەدا ئەگەر ئاماژە پێ بکەن یەکێک لەوانە مەسەڵەن بۆ لێرە من یەکەم لە بیر چووە یەکە ناکرێت لە ناو چۆن دەڵم بابەتە زانستەکاندا لە بیرتان بچێ ئەگەدار بن یەکێک لەو شتانەیە وە خۆشی واتە ناکرێت سکێڵەکەش لە سکێڵشدا غەڵەت کە مەسەڵەن مایکرۆ هەیە نانۆ هەیە ئەوانە هەمووی سکێڵەکانیان کە دەبێت حتمما وە خۆی ئاماژان پێ بکرێ بەبێ هەڵە و طبعاً هەمووی توێژنێک زانستیش پشتی بەستۆ بەچی بە SI یونیت واتە ئینتەرناشنال یونیت واتە ئەو ستاندارد یونیتانی کە لە هەموو دنیا کەسە زانستەکان ئیش پێ دەکرێت وەکو مەسەڵەن بۆ ناندە کشتی دیکەشمانە وەکو پاوند و مەسەڵەن بە کوردواری خۆمان ئەوەندە باڵە و ئەوەندە گوریسە و گوریس و ئەو شتانە ئەوانە هیچیان SI یونیت نین بەڵکو مەتر و چرکە و کیلۆگرام و تر سەعات و ساڵی ڕووناکی و ئەو شتانە دەبێتە SI یونیت بەس ئەوان دیکە هیچیان هەونینە بۆی ئاگدار بین ئەو شتانە نابێت تێباویژدێ و حتمما ئاماژت بە خودی یونیت و سکەڵەکان بکرێت بۆ ناو داتاگە سێری کەین کەسێک کە ڕڤیوەر بێ حتمما سێ دەکات دەڵە باش ئەو داتا زۆر سێرە یان بوون ئەوە دەرەکەی لە ناوکا بووەتە سالب دوو کات ژمارە ڕاز نییە یانەوەتە کەسەکە بەغەڵەت نەقلی کردووە کێشەیەک هەیە لە ناو داتا بۆی لەوانێ ڕخنەی لێ بگرترێ بڵێ بێ زەحمەت چوو ئەو داتا پێداچنەوە بکە یاخود داتاکە دووبارە بکەوە بۆی ئاگدار بین هەر بە هەست دەزانێت کە ئەو داتا تەواو نیە باش ئێستامە دەمانوێت لە ناو بەشی ریزالت ئەند دیسکشن هەم تێبڵەکەمان دابنێن کە تایتڵ و کاپشنی هەیە و یەکەکانمان وە خۆی نووسیێتەوە بە جوانی دەمانێت ئێستا وەسفێکی طبعاً دەبێت یەک بەیەکی تێبڵ و فیگەرەکانمان بە تەرتیب و زۆر جار ڕخنەی ئەومان لە دەگیرێ دەڵە باشە ئەتونووسیتە تێبڵ 1 2 3 4 5 مەسەڵەن هاتووی لە ناو ریزالت ئەند دیسکشن یەکەم جا هاتووی باسی تێبڵی سێت کردو پێش باسی تێبڵی یەک بکەیت ئاگدار بین دەبێت حتمما یەکەم هەنگاو کە کەسی خوێنەر دەیگاتی حتمما لە ناو نووسینەکەدا بگاتە تێبڵی یەک وەسفەکەی ببیستێ ئەگەر چێ سەر تێبڵی دووە بە هەمان شێوە دەبێت تەرتیبەکەمان ئاگداری بین باش ئێستا بۆ نمونە وەسفی ئەو تێبڵە دەکەین یەکەم جار چ دەکەین دەبێت بکەین ئاماژە و پێناسەکردنی خشتە یا هێڵکارێکە واتە گە فیگەرێک بوو یان خشتێک بوو یان تێبڵک بوو ئێمە دەبێت حتمما یەکەم جار ئاماژەی پێ بکەین واتە پێ ڕفێر واتە گەڕانەوە بۆ ئەوکەی ئێستامە لێرە کتومەچی نووسیمە گشت ئەنجامی ڕێژەی داخوران لە هەردوو مادەی نیتینۆڵ و نیتینۆڵی داپۆشراو بە زیو لە خشتەیەک ئاماژەی پێدراوە لێرە بەس وەسفێکی تەبعاً ئەو وەسفە تقریباً لەو تایتڵەوە نزیکەکەم بۆ ئەو تێبڵەم دانا لە جملەیەکدا لە ڕستەیەکدا کورتم کردووە یان لە ئێکستێندم زیاتر کردووە پاشان چ دەکەم وەسف و بەراوردکردن دەکەم دەڵم چی دەڵم ئەنجامەکان دەری دەخەن کە نیتینۆڵی ڕووپۆشکراو بە زیو باشتر توانیویتی بەرگەی داخوران بگرن بە
بەراورد لەگەڵ نیتینۆڵ ڕووپۆش نەکراوە. هەروەها بە زیادبوونی گەرمی داخوران لە هەردوو نمونەکەدا زیاد دەکات. بۆ نمونە لێرە سێریکەین طبعا هەرچەند ژمارەکە بچووکتر بێ ئەوەندە باشترە، یعنی واتە چاکتر توانێتی بەرگی داخوران بگرێت. بۆمان دەردەکەوێت کە سالب 4 مادەم بچووکترە کەواتە ئەوە داخورانی کەمتر توش بێ لە ئەوە کەواتە ئەو یەکێک لە سفەتەکانە. و هەروە ئەگە سێریکەین بەرەبەرەکە پلەی گەرمێکە بەرز بۆتەوە، ئەگە سێریکەین ژمارەکە زیادی کردووە، بۆنە لێرە 1.1 1.2 مثلا 1.3 1.5 زیادی کردوواتە داخوران بەپێی بەرزبوونەوە زیادی کردو. هەتا لێرەشدا ئەگە سێریکەین 1.8 2 3 4 5 6 زیادی کردو بە هەمان شێوە. بۆیە هاتووینە وەسفێکی ئەومان کردێکشمان کردو لە بینی ئەو دوانەدا. و ئێستا چ دەکەین؟ بەراوردکردنی داتا بە ئیشی توێژەرانی تر. مثلا هاتوینە ئەماژەم بەوەی کردو کتومە خۆشناوە برادەرەکانی سن 2017 مثلا بە ئینگلیز دەبێت چی؟ خۆشناو ئێتۆڵ دەریان خست کە بڕی داخورانی نیتینۆڵی ڕووپۆشکراوە بە ئالمنیۆم لە پلەی گەرمی 473 ئەتاوان هاتون نیتینۆڵیان هێناوە بەس دەماتی زی و ئالمنیۆمان هێناوە بەکارهێناوە بۆی ڕووپۆشی بکەن، بۆنە ئەو بڕیان دەستکەوتووە داوەندە زیاترە لە دۆزینەوەی ئێمە. مادام ئیوان دقات زیاترە کاتە ئیشەکەیمە زۆ باشترە، واتە کەمتر تووشی داخوران بۆ زی و باشتر دەتوانێت مادەکە بپارێزێت لە داخوران. و لە کۆتاییدا توانەوە هەمووی باسی وەسفی ئەو تێبڵە بوو. ئەمە لەوانێت 5-6 تێبڵمان هەبێت لە ناو ئیشەکەماندا، هەرێکە لەوانە پێویستە ئەوەندە بەندەی هەبێت، واتە هەرێکە لەو فیگەرانەیان ئەو تێبڵانەمان پێویستە لەوەندە بابەتە پێکاتەوە. لێرەکانە ئەگەدار بین ئەوە دەتوانێت یەک پارەگراف بێت. بەزە من هاتوومە بۆ شوازە دامڕشتە بۆی کە لێکیان جیا بکۆندنە ئەوانە بێ ئەنجامە ئەلێرە دەست پێ بکاتەوە، ئەو خۆشناوە ئەلێرە دەست پێ بکاتەوە بە هەمان شێوە، واتەوە یەک پارەگراف نەک چەند پارەگرافە. وەلە کۆتاییشدا من هاتوومە چون کرد ئیدعایەکم کردووە، واتە ستیتمنتێکم داناوە، ستیتم کردووە، واتە کتومە مادام وایە کەواتە دەتواندرێت نیتینۆڵ و ڕووپۆشکراوە بە زی و باشترین بژاردە بێت بۆ بەکارهێنان لە پلەی گەرمی بەرز. مادام ئیشەکەی مە هەم ڕووپۆشکراوەکە لە نیتیەکە باشتر بێت و هەم ئیشەکەیمە لە ئیشی خۆشناوە برادەرەکانی باشتر بێت، کاتە ئەنجامەکانیمە لە چاو ئەنجامە خەڵکی ڕابردوو باشترە و بۆ گونجاوترە. شەرتژنێک بجاوابێت لەوانە مەجموعە کێشەیەکیش دروست بێ بەوەی کە ئەمە ڕووپۆشمان کردێت بمادە زی و لەوانە مادەکە ڕقتر ببێ، لەوانە هەندێک سفەتی لەدەستدا بێ. بەزەمە هاتوونە بەس لەو ڕوانگەوە لێ کۆڵمەمان کردووە، بۆیە لەو بابەتەوە لەو ڕوانگەوە ئەمە هاتوونە ئەو ئیدعا دەکەن کە مادەکەمان توانێتی بەرگەی زیاتری داخوران بگرێت لە چاو ئیشی خەڵکانی تر. طبعا کۆنکلوژن ناتمە زۆر لێرە وەسفی کەم، بەزەوەن دەتان پێ دەڵام کۆنکلوژن تقریبا حاڵەتەکە لە ئەبستراکت ئەوش بە هەمان شێوە دەبێت سەریعی ئاماژەیەک بە خودی مادەکان و ئەو تەکنیکانی کە بەکارتانهێنا بۆ ئامادەکردنی مادەکان باز بکرێ و باسی ڕزالتەکانتان بکرێن لە چەند خاڵێکدا و چەند ڕستەیەکیش حتمما باسی کۆنکلوژن بکەن. کۆنکلوژن واتە دەرەنجام. مەسەلەن بۆ نمونە لێرە نەیەک سەریع باس کردووە، ئەگە سێریکە ئەو نووسەرەکە لە شوێنێکی بەرزش تقریبا شتەکە بڵاو کردووە، ئەبستراکتەکەی زۆر بەرفراوانتر لە چاو کۆنکلوژنەکەی. کۆنکلوژنەکەی تقریبا بە سەریعی ڕزالتەکانی باس کردووە. ئەگە سێری شکێن مەجموعەیەک ئەوەی کۆنکلود کردوواتە دەرەنجامی خۆی دەرخستووە، زۆر کورتترە بە بەراورد لەگەڵ ئەبستراکتەکەی. لە ئەبستراکتەکەی زیاتر هاتووە خودی مادەکەی وەسف کردووە، خودی مێتۆدەکانی باس کردووە، زیاتر ئەنجامەکانی هایلایت کردووە. بەس هەندێک شتیشی ئەگە سێریکی بە مشتەرک لە هەردوو لە باسی کردووە. تقریبا لەوانان دەکەسێ هەر هەمان شت بێنێت دای بڕێژێتەوە جارێکە بە هەندێک کەلیمەی جیاواز. تقریبا لە هەردوو حاڵەت ڕاستە دەتوانن زیاتر لێ کۆڵنەوە لەسەر بکەن، بەس تقریبا ئەو دوو بابەتە لێک نزیکە بەو فەرقەی کە زۆر جار لە ئەبستراکتدا لیمیتمان هەیە لە کەلیماتدا و ئەبستراکتە کە بازار بۆ ئێمە دروست دەکات. چکە وەک پێم گوتن هەتا جاری وایە ئیدیتەرێکە دەهێوێت ڕڤیۆرێک داوەتکە بڵێ بێ زەحمەت جەنابەت پێداچوونەیەک بەو توێژینەوە بکە، ئەبستراکتەکەی بۆ دەنێرێ بەبێ مشکلە، ئەبستراکتەکە هەر بە ئیمێلەکە بۆی دەنێرێ. ئەگە کەسەکە ئەبستراکتەکەی خوێندەوە لێی حاڵێ بوو بزانەکە ئیشەکە لە ئیشی ویۆ نزیکە، ئەو کات دەڵێ ئەکسپتی دەکەم بەڵە قبوڵی دەکەم کە پێداچوونەوەکە بکەم. لە هەنگاوی یەکەم بەس ئەبستراکتی بۆ دەنێرێ. ئەگە ئەبستراکتەکە وازح بوو ئەوجا قبوڵی دەکات، ئەوجار خودی پێپەرەکە بە فول
داونلودی دەکا و لێکۆڵنەوەی لەسەر دەکا بۆیە ئەبستراکتەکە ئەو فەرقانە هەیە لە چاو کۆنکلوژن. واروە ئەو شتانێک دیکە کە پێویستە ڕەچاوی بکەن کە لە هەموو توێژنەیەکی زانستیدا هەیە یەکێک لەوانە ئەکنۆلۆجمنتە. زۆر زیاتر دەتوانن ئەکنۆلۆجمنت لەناو توێژنەوەکانتاندا نەیهێڵن چونکە نە کەسێک یارمەتی داون نە کەسێکیش سەپۆرتی کردوونە. زۆر جار لە زۆربەی زانکۆکان مەسەڵەن ئاوا دەنووسرێت دەڵێ ئەو ئیشە فاینانشال سەپۆرتی دوای فڵان گرانتەکەی دەنووسرێت ژمارەکەی دەنووسرێت. مەسەڵەن بۆ لە ئێمە لێرەدا توبیتاکمان هەیە لە تورکیا و نەزانکۆی فیراد فوبووی هەیە. ئیترەمان بەڕاستەیەکێک لەو مشکلانە هەتا لەلا خۆمان کە تووشی دەبین لە زانکۆیان خۆمان نازانین چۆن ئەکنۆلۆجمنتێک بنووسین و ئاماژە بە سەپۆرتی داراییمان بکەن. بەداخۆ مەسەڵەن بۆ نمونە تعزیدمان هەیە، تعزیدەکانمان زۆر لە دوای توێژینەوەکە بە 5-6 مانگ دوای توێژینەوەکە کە بڵاویش بۆ تۆ ئەوجا تعزیدەکە دەکەین. واتە خودی ژمارە تعزیدەکەش ناتوانین لەناو سپاسنامەکە بنووسین. وتەوانە خودی ئەو پاداشی توێژینەوەش کە پێمان دەدرێ ئەوەش ئەو سەپۆرتە دارایی نییە بۆ ئاگداریتە. سەپۆرتی دارایی ئەوەی کە بێت مادەکانت بۆ بکڕێ پارەی ئەو ئامێرانت بۆ بدەکە لە کۆڵنەوەکەت بۆ دەکە ئەو پێ دکتر سەپۆرت دارایی. ئەو پاداشی توێژینەوە شمولی ئەکنۆلۆجمنت ناکە بۆ ئاگداریتە. بەزێکێک لەو شتانێک کە زۆر گرینگە و زۆر لە گۆڤارەکان ڕەچاوی دەکەن زۆر چاویان لەوەی بزان ئایا کەسە سەپۆرتی دارایی کردووە چونکە بەڕاستی خەڵکی ساختەکاری زۆر خەڵکەکەیە مەسەڵەن لێرە لەوێ دەتوانن داتا عملیانە ساختەی تێدا بکەن داتاکان بخۆیان دروست بکەنەوە حتا لەوانەی مەسەڵەن ئەوانەی کە بەڕواڵەت وەکو سکانی ئێلکترۆمایکرۆسکۆپ و ئەوانش دەتوانن دەستکاری بکەنەوە. ئەگەر کەسەکەندێک ئیشی تێدا کرد لە بابەتە بێگومان دەتوانن داتایەک ساختە بکە بیکاتەوە. بۆیە خودی ئەو فاینانشال سەپۆرتانە ئەوە دەردەخات کە بەڵێ ئەو ئیشە ساختەکاری تێدانە خەڵکە توانێتی پارێزرا سەرف بکە. ئەتو معقول نیە مەسەڵەن ئیشێک دەوەرەقەی تێچبێ چکەم کەسێک دەزانێت کە ئەو توێژنەوەی پارێز تێدا سەرف کراوەیە دەوەرەقەی تێدا سەرف کرابێ لە کاتێکدا کەسیش سەپۆرتی نەکردوێت چۆن دەتوانێت دەوەرەقە لە مەعاشی خۆی بێنێت ئیشێکی وا بکە. بۆی ئەو خاڵە زۆر گرنگە بەداخەوە تا ئێستا لە هیچێک لە زانکۆکانی خۆمان ئەو خاڵە بە هەندوەرە گیراوە و توێژەرەکانی خۆمان لەو بابەتەدا بەشخوراوە. یەکێک کە لەو خاڵانێکە پێویستە گرنگی پێ بدەین لەوانەیە لە هەموو توێژینەوەیەک لە ئاماژە پێ نەکرێت بەس زۆر جار گۆڤارەکان مەسەڵەن داوا لێ دەکەن ئەو بەندە بنووسی دەتوانانی بۆ شوازە کۆنفلیکت ئۆف ئینترست ئەو ڕستەیە بۆ بنووسی یاخود ئەو ڕستە کۆپی بکە لە شوێنە بدای بنیە واتە هیچ کۆنفلیکتێک نییە لە مەسەڵەن ئەوەی کە ئەو گۆڤارە تەسەڕوفاتێکی پێ دەکا لە داهاتوودا ئەتو ناتوانانی تەداخل بکەیت. وەروە بەندی کۆتایی کە زۆر گرنگە وەک پێم گوتن هیچ توێژینەوەیەک لە ئێستادا ناتوانێت بەبێ ڕفرێنس بێت واتە تو ناتوانانی حتا لە ویکیپیدیا کە شوێنێکی تقریبا فەرمیش نییە ئەنی زۆر بە زانستیش حساب ناکرێت ئەگە مەقالێک بەبێ ڕفرێنس بێت لەوانە پاش فترەیەک ڕەش بکردەوە. بۆی ئەگەدار بین ڕفرێنسەکان زۆر گرنگن ژمارەی ڕفرێنسەکان و پەیوەندیداربوون بە ڕفرێنسەکان و لە ئێستاشدا بۆ ڕفرێنسکردنی سەرچاوەکان هەندێک تەریقە هەیە کە بەڕاستی ئیشەکانیان ئاسان کردووە. ئێستا نێزیکی لەوانێت 10,000 ستایل لە دنیا هەبێ 10,000 ستایلی جیاواز لە بۆ سایتکردن و ڕفرێنسکردنی سەرچاوەکان هەبێ. نێزیکی 7,000 لەو سەرچاوانە ئەو ستایلانە ئێستا لە ئێنۆت هەیە یاخود مەسەڵەن بەرنامەی کەوکو مەندەلی ستایلێکی زۆر دەتوان بەس داونلۆدیکەن و یەک کلیک لەسەر بکەن یەکسەر سەرچاوەکانتان بۆ ستایلە دەگۆڕ و ئەگەر دەرفەتیش بوو ئینشاڵڵا لە محازەرەکانی داهاتوو ئاماژەیان پێ دەکەین. ئەوەی کە لێرەدا باسمان کردەوە تەنها ئۆریژناڵ ئارتیکل بوو نە ڕیڤیو پێپەر بوو نە بابەتەکانی دیکە بووە حتا ئەگەر کەسێکی ئەدەبی بێت مەسەڵەن محازەرە پێشکەشکە بێگومان لەوانەیە ئەو ستایلی لە ڕشتنەوەکان بە شێوەیەکی جیاوازتر چۆن دەڵێم باس بکە بەس ئەوەی کە زۆر بەربڵاوە ئەو نوع توێژینەوەیە کە بەتابەت لە بابەتە عیلمیەکاندا دووبارە دەبێتەوە فەرق ناکە مەسەڵەن بایۆلۆجی بێ ئەوان ئیش بە مەسەڵەن باکتریا ئەو شتانە دەکەن مەسەڵەن کەسێک کیمیا مادەکانی کیمیاییە مەسەڵەن هەشتێکە بەرحاڵ تقریبا شتەکان لێک نزیکە ینی بابەتە عیلمیەکان زۆرترین ئەو ستراکچەران توش دەبێت کە ئەمن لەو بابەتەدا باسم کرد. عفوا دکتۆر جانگا ئینترۆدەکشندا ئێستا من ئەم دووسێ ڕۆژە زۆر پرسیارم هەبوو یعنی میتێکەیە بۆ پەرەگرافەکان 3 بێ یا 4 بێ یا بۆ نمونە جای وایە 2 بێ؟ وەڵاهی 2 نەبێ لەوانەیە بە 3 تقریبا تا ڕادەیەک بگونجێت سێەکە چیە پاراگرافی 2 3 تێکەڵ کرێتەوە
بەزانی پاراگرافی یەکەم و کۆتایی ئەو دوانە گرنگن یان چۆن دەڵێن پێگەی خۆیان هەیە بە تایبەتی خودی لیترچر ریڤیوکە نایە ئەو بکرێ هەندێک جار هەیە جار وایە مەسەڵەن کە دوو پاراگراف دادەندرێ خودی پاراگراف جیاکردنەوە معنایەوەی کە لە بابەتێک ئەمە جاپمان کردو بۆ بابەتێکی کە بە زۆر جاکە بابەتەکە زۆر درێژ دەبێتەوە بۆ خودی خوێنەرەکان خۆش ناوەستێ ئەو کات چ دەکەن دیکەن بە پاراگرافەکە لەوانەیە بۆ هەیە لە هەندێک شوێن هەیە لە باتی 4 پاراگراف دیکەن بە 5ش تێدەگەی بابەتەکە زیاتر هەڵدەگرێ نووسەرەکە پێی وا باشە بەس ئەوەی کە من چۆن ئاماژەم پێکرد بە شوەیەکی جنرال 4 پاراگراف بەکاردێنێت زیاتر و کەمتر. سپاس بۆ گوێگرتنتان.